بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێ ئەم خواردنە فرە ڕەنگانەی کە ئەیبینن لە نێوەندی میوانەکانما ئەمانە خۆراکی کوردین دیارە ئەم میوانە بەڕێزانەش کە ئەیبینن ئەمە شارەزاترین وەستاکان و خاوەنی زۆرێک لە بەناوبانگترین خواردنگەکانی کوردستانن لەگەڵ سەرۆکی دەستەی گەشتیاری و کۆمەڵەی چێشتخانەکان و ئەکادیمیا و شێفە بەناوبانگەکان دانیشتوین مژارێکی گرنگ کە من زۆر بە گرنگی ئەزانم لەبەری کە ئێستا یەکێک لە وەبەرهێنانە گەورەکان لە دنیادا ئەوەیە کە هەر نەتەوە میلەتێک لە خواردنی نەریتی و ترادیشنەڵی خۆیان وەبەرهێنان دەکا تا ئەو ڕادەیە میلەتێکی وەکو ئەفغانەکان سەرەڕای ئەو هەموو کودەتا و ئەو هەموو هەلومەرجە ناجۆرەی کە لە شەستەکانەوە تاوەکو ئێستا ئیسراحەتیان نەکردووە بەڵام ئێستا لە زۆر وڵاتی دنیادا خواردنی ئەفغانی بووە بە ترێند و خەڵک سەری کردوتە سەری ئەمە جگەلەوەی چێشخانەی لوبنانی چێشخانەی یۆنانی چێشخانەی تورکی چێشخانەی ئێرانی بەڵام لەگەڵەوەی کە کورد یەکەم میلەت بووە کە ئاژەڵی ماڵی کردووە یەکەم میلەت بووە کە داچاندنی کردووە کشتتوکاڵ لێرە دۆزراوەتەوە کاری هەرەوەزی و شارنشینی و گوندنشینی و جێنشینبوونی مرۆڤ بۆ یەکەم جار لێرە بووە بەڵام بەداخەوە کورد لە مەیدانەکەدا هێشتا نائامادەیە هێشتا نەک لە سەراستی چوار پارچەکەی کوردستان نەک لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەم و کەسەرێکی گەورەیە کە خواردنەکانی دهۆک لە سلێمانی نابینی خواردنەکانی سلێمانی نەچۆتە دهۆک خواردنەکانی هەڵەبجە گشتاندنمان بۆ نەکردووە لە سەراستی ڕێستۆرانتەکانی هەرێمی کوردستان خۆیان چ جایەوەی چوار پارچەکەی کوردستان جگەلەوەی کە چەندین خواردنی کوردی هەیە بە ڕۆژی ڕووناک دزراوە ئێستا لە ڕێستۆرانتەکان و مێنۆکانە بە ناوە دزراوەکەوە ئەیرێ بە گوێی مناڵی کورد و گەنجی کووردا ئەمە جگەلەوەی نەوە لە دوایینەوە مناڵەکانمان لە خۆراکی کوردی دادەبڕن هەڵبەتە خۆراکی کوردی زۆر بەلەزەت هەیە هەر ئەمەی کە ئێستا لێرە دایبینن شێف کەلسوم و هەروەها سەوسەن خان لێرە هێناویانە بۆ ئێرە کەلسوم خان لەگەڵ سەوسەن خان کاک ڕزگار دیارە زۆر چێشتخانەی بەناوبانگی تر لێرن کە هەندێکیان ئێستایانێ خواردنی کوردی بەرنە دووبەی لە تورکیا لە ئەڵمانیا بیکەنەوە بەڵام ڕاستیتان پێ بڵام لە چاو کللتوری کەڵەگەت و باڵانمای کووردا هێشتا خواردنی کوردی گەشەی پێ نەدراوە ناوەڕۆکەکەی خۆشە پاکێجینەکەی پیاچوونەوەی ئەوێ و دەستێوەردانی دەستەی گەشتیاری ئەوێ و دەستێوەردانی ئەکادیمیاکانی ئەوێ ئەبێ ئەمە بکرێ بە مادەی ماستەر و دکتۆرا ئەبێ نامەی دەرچوونی پۆلی چوار لەسەر خواردنی کوردی بێ چونکە لە ئایندەدا وەکو گەورە بیرمەند یۆڤاڵن و هەراریەڵێ ملیاردێرەکان شێفە بەناوبانگەکانە بن و خاوەنی خواردنگە بەناوبانگەکانە بن ئەمە نەچووە بچێت هیچ بەهانەیەک نییە ئێمە میلەتێکین خوڕ بە سەریمان زۆر چەشت و وامان لێهات و وامان لێهات ڕاستیتان پێ بڵێم ئێمە ئەگەر بە بڕنە و لێمان کوژرا و بە کلاشینکۆڤ لێمان کوژرا و کراوین بە ژێر خاکەوە یابان بە چەکینەوەوی لێیانیراوە هێشتا هەر زیندووترین نەتەوەی میلەتی دنیا و داهێنەرترین میلەتی دنیان لە زۆربەی بوارەکانی ژیاندا لەبەرەوە بە شتەکان نەخەینە سەر دەرەوە لە هەموو شتێکە لەمە بەدوا بێت تانە و ڕخنا ڕاستی خۆمان بکەین و بە کەم ڕازی نەبین هەڵبەتە ئێمە کەممان نییە لە خۆراکە با سەیری ئەم راپۆرتەی پێشەوەی هاوکارم بکەین و دەسەکەین بە گفتوگۆکەمان سەری هەر مەنجەڵێکی و چێشخانە لا دەدەی بۆن و بەرامی خواردنێکی کوردی دەکەی وەستا سامان و کوڕەکانی 28 ساڵ لە ئەزمموی کارکردن لە چێشخان و خواردن دروستکردنیان هەیە دەشڵێن خواردنی کوردی بە هەموو جۆرەکانی خواسی زیاتری لەسرە هەر بۆیە تام و چێژی خواردنی کوردیان بردوۆتە وڵاتی ئیمارات و دەیانەوێت لەوێ بخۆرانی خواردنی کوردی زیاتر بکەن کە میوان کە غەیرە کورد سەردانمانەکە کە شوێنەکەمان سیاحی و لە وڵاتی کۆک و ئیمارات بینیومانە خەڵک کە جارێک خواردنی کوردی ئەخوات کە کفتەیەکی ساڵونکەرانە خوا کە قوبڵیەکی ساوەڕ بە گۆشتە خوا حەزەکە جایەکی دووبارەی کاتەوە خواردنە کوردەواریەکان بەشێکیان لە لیستی خواردنی نێو ڕێستۆرانت و چێشخانەکان نین نەوەی نوێ زانیاری زۆری لەسەریان نییە لە بەشێک لە منداڵانمان پرسی
ئەوانە لە زاری دایک و باوکیان فێری ناوی خواردنەکان بوون و لەزەتی بەشێکیشیان کردووە. یاپراخ، کەباب، ساوەر. ناوی چەند خواردنی کوردی ئەزانی؟ 20. هەنیشیانم پێ بڵێ. کفتە، شۆربا، پیتزا، کەباب. پیتزا خواردنی کوردی نییە خۆ، ئیتاڵیە. حەزم لە خواردنی بریانی فاسۆلیایە. خواردە کوردەکان وەکو قاس، وەکو ماش، وەکو نۆک و نیسک و قەلە خەرمان و ئەم شتانە. لە گەڕێکی ئاشتی زۆنی چێشخانەکانی سلێمانی لەو چێشخانانی لەوێ هەن خواردنی کۆنی کوردی کەمە. گرانی تێچۆکەی و وەرزی گەرما هۆکارە بۆ ئەوەی خواردنی کوردی کەم بخرێنە نێو لیستەکانیان. لە زستانە خواردنی کوردەواری تەڵەبی زیاتر لەسەر خەڵک زیاتری خوارد. خەل بە دەرەجە یەکەم خەل، دوایەوە قاس خەڵک حەزی لێتی، کفتە، ترخێنە، ئەمانە زۆر خەڵک حەزی لێتی. کفتە، پەڵپینە، پەرشە، قەرە خەرمان، ئەمانە. خواردنیشیان ئەزانی دروستکە لە خواردنە کوردەواری؟ پەڵپینە ئازانم. بۆ نمونە کفتە، یاپراخ، قەرە خەرمان، گەنمونۆک، ترخێنە، قوڕاو. هیواتم ترخێنەیە. ترخێنە جابەدەستی دایکیش. هیواتمە. ئەزانی ترخێنە پێکاتەکانی چێ لە چی دروست دەکرێت؟ بەو خوا ئەوەی کە من بزانم دایکم تاکەکان نەکاتەوە ئەوەی خواردن بێت یەکە. هەنوو ئاشکا شتێکە، هە لە توێکڵە شووتی و هە لە ناوکی بایام و هەنوو ئاشکا شتێکە. ئێرە گەڕەکی سابوونکەرانی سلێمانیە، جگە لەوەی مێژوویەکی بەناوبانگ و دێرینی هەیە، بە خواردنەکەشی زیاتر بەناوبانگ بووە. ئەویش کفتەی سابوونکەرانە. بە پێی گوتەی بخۆرانی کفتەیەک لە شێوە و قەبارە گەورە و ناسک و پڕ لە گۆشت و کشمیش و پێداویستەکانی تر هێندە تاموچێژێکی هەیە لە هەر کوێ دنیا بگەڕی هاوشێوەی نییە. جارجارە بۆ گرنگیدان و زیاتر ناساندنی خواردنی کوردەواری پێشانگا و فستیڤاڵی خواردن لە شارەکان دەکرێنەوە. ئەوەش ڕێگەیەکە بۆ ئەوەی دەزڕەنگینی خانمان لە دروستکردنی خواردن دەرکەوێت. خواردنی کوردەواریمان زۆرە، بەڵام سیرەکەین یعنی خۆمان لادین لە خواردنە کوردەواریەکان. حەقا هەمومان هەر خەریکی ئەم خواردنە کوردەواری و سروشتی خۆمان جوانترێکە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 3100 شوێن و بنکەی گەشتیاری هەن. دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەیە هانی شێفەکان بدات خواردنی کوردی بکەن بە بڕاند و بە گەشتیارانی بناسیێنن بۆ ئەوەی بیکەن بە سەرچاوەیەکی دیکەی داهاتی گەشتیاری. لە شابەختیار ڕووداوە سلێمانی. کەلسوم خان لێرە بە خەراتی سەرچاوەکانم سپاس بۆ هاتنت. تۆ بەشی خۆت شانازی ئەوەت پێ بڕێ کە خزمەتی کورد و نەتەوەکی خۆتت کردووە. بەڵام من باسی ئەوەم کرد کە لە چاو دەوڵەمەندی خواردنی کووردا هێشتا شتێکی ئەو تۆ بۆ خواردنی کوردی نەکراوە. تۆ لەسەر ئەمە کۆکی یا ڕایەکی ترت هەیە؟ من کوردم، حەزم لێ خواردنی کوردەواری زیاتر بەرەو پێش بڕە. من لە چێشخانەکەشم لەوانەی خوێن بێتەوە ڕەسەنایەتی لە خواردنی کوردەواریە. دروشمی منە لە چێشخانەکەیە. دایم متمم زیاتر بە خواردنی کوردەواری وەک لە خواردنی تر. لای ئێمەرە شتە کوردەوارانی خۆمانە بە زۆری کە ئەڕوات و بەستە سەیری چێشخانەکەی خۆت مەکە. لە چاو ئەو خواردنە نەریتیە دەوڵەمەندەی ناوچەکانی کوردستانە توانی ومانەوەکو مەطبەخی لوبنانی و تورکی و ئێرانی بیناسێنین لە دنیادا؟ نەوەڵە. ئەو بۆ کەلسوم خان چزانم خەتا لە هەموویەتی لە یەکێ نییە. مەسەلەن من حەزەکەم، بەڵام ئایەکی تۆزە نزیکی کەرەوە. بەڵێ من حەزەکەم مەسەلەن پەرە بم بە هەموو خواردنەکانم. یەکەم کەس بووم خۆ دەزانی کە ئەو ڕێشکێنم شکان کە مەطعەمم کردەوە. باشە، بەس ئێوە خۆتان ئێمەی کورد بۆ ئەوەندە بەکەم ڕازی نیستە. تۆ بۆ نمونە بەس لە سلەیمانی بۆ ناڕووی بۆ نافڕن بەرەو دەرێ بابن ڕۆژ ڕەنج ئەی لە هەولێر 4 فەرعم هەبووی کۆرۆنا هاو بەسەرا هەموو شتەکانم خراپ بۆ ڕێگە داخران ناچار هەموویم داخست. بەس بیکەرەوە جارێکی تر میش تەمەنەکەم هەیە ئەو توانایە نییە. دوایەوە چۆن ئەبێ کەلسوم خان بۆ نمونە کەلسومی تری دروست نەکرد دروست چۆن دروست نەکرد ئەوانەی کە هەیە لە دوای من دەستکردی کێ دەستکردی من ئەجا ئێستا لێرە برادێک لێرە کوفتەی ڕەواندوز تۆزێکی تر بۆمان باسەکە. تۆ ئەزانی ئێمە نەمانتوانین و کوفتەی سابوونکەران و کوفتەی ڕەواندوز لە هەرێمی کوردستان هەمووی بناسێنین. لەم لارێ و گلەی و لە خۆمان نییە. من لە هەرێمی کوردستان لە هەولێرەوە کوفتەی منە ڕوالیە بەتەڵەب ڕۆژانەوە وەستاکان لەگەڵمان ئاگدار. کوفتەی سابوونکەران کوفتەی سابوونکەران بەڵێ کوفتەی سابوونکەران کوفتەی بڕێژ خواردنەکانی تر. ئێستا بووە کوفتەی سابوونکەران بۆ نمونە لە هەموو عێراق بە شێوەی بەستراوی بیبەستێ وەکو کوبەی
ئێمە هەمانە بە مجەمیدی ژێ فرۆشین و بە لێنراویش بە حەسەب تەڵەبی خەڵکە. ئەگەر گەشەی پێبین ئەتوانین مەسەڵەن ناتوانین هەزاران گەنجی کورد لە سەرتاسەری دنیادا بەس بە ڕێستۆرانت و بە چێشتخانە و بە شێفی خۆیان بژێنن؟ بابوو ناتوانین. ئەتوانین بەڵام ئایا تا چەند یارمەتی دەرهەیە لە ئیشەکە مەسەیسە تۆ مەطعمێکی تۆ چواری ترەکرێتەوە خەڵک فترێکی بڵایەوە ئەتێکسەر گۆڕانکاریە عادەتەن خەڵک وایە چاولەکەری بازاڕەکەی کوشتووە گۆڕانکاریە بەڵێ لەم مەطعم ئێستا مەطعمێک ترەکرێتوە یەکسەر هەمووی ڕاکا بۆ ئەو ئێستا خواردنی مناڵەکانمان زۆر بە دوای خواردنی خێراون هەمووی خێراخوا ئێستا لە ماڵ خۆشمانەوەی مناڵی خۆشم کچەکانی معنی ئەمەم خوارد شتاکری هیچ کەس نایخوا بەس فنگر پیتزا یعنی کچەزاکانە خواردنی کەلسومخان ناخۆن داوای پیتزا و شتی سەفەری زۆرترەکان هەموو مناڵی عالم ئێستا وایە چەند محاول چەند باشە ئێستا سەیریکە کەلسومخان خواک دەخە زەحمەتە کێشیت ئەمار چەندە هەندێکی بەدەست و دەستاوە جوانەکەی خۆت دروست کراوە بەڵام ئێمە ناتوانین لەمانەش خواردنی خێرا دروستکەین باشە ئەو کوبەیە بۆ نمونە ئەم یا پراخە ناتوانین لە فەی لێ دروستکەین و مناڵەکانمان فێر بکەین بۆ داهێنان ناکەین بۆ ناکەین کاک ڕەنجەکەین بەڵام خۆ تۆ ئەگەر لەوەنێکە ئێمە ئێ باشە بەس وەڵای من نەبینیەوە مناڵی کورد بە سەفەری یا پراخ بە لەفە بۆی بچێ بۆ نمونە باەکێ بڵێ تەماتەکەین بۆ بنێرێکێ بڵێ پیازەکەی کێ بڵێ پاقلەکەی یا ئەم کوبەیە بۆ نمونە ساندویچی ئێستا ئەو سینی خاتو کەرسومەوە تەڵەبی زۆر لەسەرە ئەوانە بەلەفە بۆ نمونە با لەمە بەدوا لە بری پیزا بۆ نمونە لە بری ئەو هەرچەندە ئەمەلخان بینەرانی بە ڕێزەڵە پیزا کوردیە و بە غەڵەت خەڵک پێڵە ئیتالیەوانە لێرە بەقیمە بناچەدا وەکو لێرە بەقیمەی خۆمان کوردە ئەڵێ ئەویش هەڵێ کوردیە ئێستا هەر شتێکەڵەن کوردیە بەڵام بۆ عالەمەکە بە ناوی خۆی ئیناسێنە ئێوە غایبن چی بکەین چی بکەین پێ ماوەڵێ بە ئێمەش بەردەوامی من ئەڵێم ئەم شتانە مەجالی نییە داهێنانی تیا بکەی مناڵان بۆ نمونە لە فاست فود لە خواردنی خێرا و سەفەریە ئەمانیان بۆ بکەن ئێستا دایک و باوک ناتوانێت مناڵەکەی وا لێ بکە ئەو خواردنە بخوا بەس تام ئەتوانێت تام زاڵ تامەکەن ئەخۆن بە زیاتر فنگر و مرگرە خۆن زیاتر مناڵان فنگرە خۆن بە جدی پیتزا و فنگر تۆ بسەیری ماتۆر وتم من حکومەت بە ماتۆر سلێمانیان نایڵم مێشکی سەرمان چووە هەتا سعات دوی شەو ماتۆر تو فرتێتی جا بە سەریعیش بە سەوتێکی ناخۆش بە بەردەوامی ئەم خواردنە سعاتێکی پێچی وەختی ئەگاتە شوێنی خۆی تەسەموو مەکام خواردنە گەرمە لە ئەو ماتۆڕەیە کەس هەانتانەیە بۆ نمونە لەوەتی ئەم خواردنە کوردیانە ئاوا پەرە پێێن لە سلێمانیاوەی بەنە هەولێروی هەولێر هەندێک ڕێستۆرانتی هێنێتە سلێمانی و شوێنان هاندان هەیە ئەی طبعاً هاندان هەیە خەڵکان مشتری هاانتانایە پلان و مشتری هەیە خەڵکی تر هەیە هاندانەکە بەڵێ زۆر کەس من هەمووی زیاتر هاندان بۆ کە بەرماوە بە ئیشەکان و خەڵکەکە یا حکومەتی شاندانیە نا حکومت دەسەڵات حەقی بەسەر ئەوانهۆنی ڕقا خەڵکەکەیە حکومت دەگەر شتێکی بکردا شتێکی کرد بۆ ئەوانەی کە مەطعمیان هەیە شوێنیان هەیە شوێنێکی دابینە کرد بۆیان مثلەن من بۆچی مەطعمەکەم داخستکردن بە تەڵەبیان لەبەر کرێکەی ئێستا لە ماوەی ڕابردووە بۆ نمونە هەندێک خەڵکی بەناوبانگی وەکو کەباب یاسین و وەکو بوشا بۆوانە بۆ خۆتەزانی کۆمەلگان بۆ دروست کرا بەڵام بەڕاستی لە سلێمانیش حەقە کۆمەڵە ناوی دیار کۆمەڵی خەڵک کە مێژویان هەیە و ڕیشیان هەیە کۆمەلگای تایبەت بەخۆیان بۆ دروست بکرێ بۆی کە براندەکان بەناوبانگتر ببێ ظروفی وەزعی ئێستەی سلێمانی ئەم بێپارێ و بێمەعاشە تەئسیری بۆ ئایندە ڕەنگە لەوانەیە بۆ ئایندە باش بێ بەڵام ئێستا حالیان خەڵک و توانایی نیە مەسەلەن کفتەیە بخوا بە 6,000 بە 7,000 لە فێگەخوا بە 1,500 بە 2,000 ئەوە سەریعترە ڕاوی خەڵک بیر ئەمانە لە فەی لێ دروست ناکرێ گەر بیر بکەیتەوە بەس خۆ خەڵک داوای لە فەی نەکردو خەڵک داواکە سەفەری مەسەلەن بۆ یەکەین سەفەری قاپێکی 3,000 یان 2,000 بۆ یەنێرین ئاخر تۆ بۆ نمونە تاقیب بکەیتەوە بڵێ لە فەی کوبە هەیە لە کەلسومخان بە دیلیڤەری ڕەنگە ئەوەش بکرێەوە نیە یاخوا بەخێر بێتەوە درێژ بێت خۆش بۆم بینیمی مەمنون خاڵە گیان فەرموو باسی کفتەی ڕەواندوزە کرد وتە کفتەی ڕەواندوز بەقەدەر تامەکەی شانسی نەبووە لە ناساندنا بەڵێ بەتاکید هەر کاتێک پرسیارم لەکە ئەڵێم خەرشی ڕازم ئەڵێ کفتەکەتان دەرەزیەکە یعنی بە کفتە بەناوبانش نێمە باسی بەڵام بینی خۆمان بێ نەتانتوانیوە لە هەموو کوردستان بیناسێنن لە هەموو کوردستان ناسیمانە بە ینی بە ڕێژەشی زۆر باشنا بەتاکید ینی بە ڕێژەکی زۆر کەم ناسیمانە بەڵام کفتەی ڕەواندە تامێکی جیاواز و تایبەتی هەیە تایبەتێکەشی لە بۆەوەی دەگەڕێتەوە کە تەنک و ناسکە
لە هەمان کاتیشە لە کاتی قیمەکردنەکەی باشە ئێستا بۆچی یعنی تۆ ئەوە پێویستی بە ناساندن نەبووە هەر بوو تا کفتەی ڕەواندۆز خەڵک هەمووی بیزانیا تەنک و ناسکە قیمەکەی جیاوازە بەڵێ لە کاتی قیمەکردنەکەیە پیازی سوورەکەینەوە خەینە بەسەی قیمەکەی داکەین و ئەو کاتایکەینە کفتە بۆە تامێشی جیاوازێدا خواردنی کوردی وەکو شارەز بەڵێ جەنابیشت زۆر باشە زانی کفتەی ڕەواندز کە بەناوبانگە و گومان لەوەدا نییە بەڵام من باسیەوە کەم بەناوبانگە بۆ بەناوبانگ چۆن بەناوبانگتری بکەین چۆن چێشخانەی کوردی وەکو چێشخانەی تورکی و چێشخانەی لوبنانی و چێشخانەی ئێرانی ببینە دەرەوەی کوردستان ئەم هەموو خواردنە جیاوازە تۆ وەکو شێفێک چەندین خواردنی کوردی نبینی دزرا و ناوی گۆڕاوە بەڵێ بە تاکید کاکەڕەنج ئەمن هەر بەخۆشم لە بەرنامەمدایە کە چێشخانەی بکەمەوە بە ناوی کفتەی ڕەواندز هەر لە ڕەواندز خۆی هەر لە ناو هەولێر لە ناو هەولێر ئەی لە سلێمانی بە تاکید جارێ سەرەتایەکەی لە ناو هەولێرا بێ زۆر ئینشاڵڵا بە بەرنامەدا بێ جەنابی شێف بە خێراتی سەرچاوم سپاس بۆ جەنابی شێف وا بزانم تۆ دراست کردووە خاوەنی ڕێستۆرانتی کوێ بووی سڵتان کاک ڕزگارگیان بە خێراتی سەرچاوەکانم ئەوەی کە بۆ دەرکەوتو و دراسە و لێکۆڵینەوەت کردو بە تەمای بیکەی بە کتێب سەرنجت لەسەر چییە کورد چەند جۆر خواردنی هەیە بە پێی مەزەندە و بە دوواداچوونی تۆ ئێمە سەرەتا عیلەتێکمان هەیە چارەسەرکردنی یەکەم جار بە هوشیاری کۆمەڵایەتی ئەمەی کە ئەمە باسمان کردووە ئەبێ پەروەردەییەک لە مناڵەوە دروست ببێت چونکە چۆن لە باکوور لە مەکتەبە مناڵەکە تێگەێنێ ئەڵێ کەرکک شارێکی خۆمانە لە ئایندەی ئەبێتەوە بە وڵاتی خۆمان ئێمەش ئەبێ مناڵەکان پەروەردەیەکیان هەبێت کە یەکەم جار ئەبێ ئینتیما دروست بێ دۆمیشان ئەو مناڵی کە ئێستا توانێت فنگر و هەمبەرگر و ئەوانە بخوات چکۆ عیلە هەیە لەم شارەیە مناڵەکانی قەرەخەرمان و ساوەرە خۆن زۆریشە لەبەرەوە ئەکەوێتە سەر بەڵام پێ وانە خواردنە خێراکان خەریکە کودەتاکە بەسەر خواردنە کوردیا ڕەسەنەکانی خۆمانە کاکڕەنج ئەوە تەواوە 100% وایە بەڵام ئەکرێ برنجوش لەش خواردنێکی خێرابێ زۆر ئاسانە لە قاپێکی بچووکا بتێکەڵە کرێ و مناڵێکە توانێت وەکو پاستایەک وەکو خواردنێکی ئیتاڵی بیگرێ بەدەستەوە بە پێوە بیخوا یعنی بە بازارکردنی قورس نییە بەڵام هوشیاری هەژار نین لەمانە زۆر هەژارین زۆر کورد چەند جۆر خواردنی هەیە پێ وایە ئێمە بەتەسەوری من لە هەر چوار پارچەکەی کوردستان ئەگەینە حدودی 1600 نەوع خواردنمان هەیە اینجا ئەمەندێکی تۆمار کردووە لە نووسینەکانتە بەڵێ اینجا پۆلێنی شەکرێت پۆلێنی خواردنەکان لە بینی زستان و هاوین و پاییز و ئێمە دەوڵەمەنین لە کولتوری خواردنە بەڵام ئەو خواردنەی کە دەوڵەمە نەبینتیایە وەکو کوردستان خواردنە دەریایەکانە لەبەرەوەی حدودێکی دەریاییمان نییە باکووری کوردستان لەمە بەدوابەوەی دەریاچەی دوکانەوە لە ڕۆبیانی شادەوڵەمە نەبین واللهی هیوادارم دەنیا بەس ڕۆبیان ئەوەندە ڕۆبیانی تایە بە پێی قسەیلانە پەیوەنددارەکان ماسییان نەهێشتووە ئەو نەنیە هێشتا نازانین ڕاوی کێن کێشەمان ئەو نەنیە زۆر وردیشە ناخورێ ینی چەند جۆر خواردنی کوردی و تێبینی کردووە کە دزراوە لە کورد مەسەرەن ئەوەی لە باکووری کوردستانە گوزارێتی کوفتە کە ئێستا ترێندێکی تورکیە لە خواردنێکی کوردیە سەرچاوەکەشی لەو سێگۆشەی سووریا و عێراق و تورکیاوە دروست بووە بە خواردنی ناو ماڵە کوردەکانە ئێستا تۆمار کراوە بە ناوی خواردنی ینی خواردنێکی هەر بەناوبانگی تورکیە ینی بە کولتوری حسابەکرێ لەسەری هەروە لە ئەسڵا کوردیە لە ئەسڵا کوردیە مەسەلەن خواردنی ملوخیە کە سووری و لوبنانی پێ بەناوبانگە خواردنێکی کوردیە لە ئەسڵا کە دروست کراوە ناوەکەی چۆن هاتووە مەلەکی ئەم خواردنە یعنی ها مەلیکیە دوایی بووە بە ملوخیە بۆ نمونە یعنی لەبەرەوەی ئێمە خەوارەیەکمان نەبووە وەکو وڵات اینجا دایمە دەسەڵاتدارانی ئەم سنوورانەی دەوروبەر کاریان لەسەر ئینتیما کردووە پێش هەموو شتێک ئەبێ وعی سەقافی مناڵەکان وا پەروەردە بکرێن کە ئینتیمایەکیان بۆ دروست بێ ئەو کاتە ئەو وعیە دروستە بێت کە ئەبدەیت لەسەر بابەتێک بکەین بۆ نمونە ئەم بابەتی خواردنە ئەو لە ئینتیماوە بڕۆ هەموو ئەوانەی کە قەوارەیان هەیە سیرەکەی لەبەر ئینتیمایەکی باشیان هەیە ئێستا بڕۆ شەڕ لەگەڵ هەر کەسێکا بکە بڵێ چی کوفتە خواردنێکی کوردی شەڕە لەگەڵەکە کوردەکە خۆی بە ناوی بێگانەوە ناوێنێت بەڵێ
یعنی لەبەرەوە وای لێ هاتووە یعنی ڕاکێشانی زیاتر بۆ کللتورە بێگانەکەیە تۆزانی یعنی مەسەلەن بێزگە لەو خواردنی ستێکیش لە باکوورەوە هاتووە و لە شوانەکان لەسەر بەرد دروستیان کردو دوای گریل هاتووەتە ئاراوە گۆشتێکی شەر کوردیە لەسەر بەرد شوان کردوێتی ینی شوانەکان لەوێ کە گۆشتێکیان لەگەڵ خۆیانە بردووە پارچەیەکیان بردووە شارەزا بوون لە بەتایبەت ئەوانەی کە شارەزا بوون لە مۆزوعی گۆشتەمەنیە لە بەشەکانی حیوانە پارچێکیان لەگەڵ خۆیانە بردووە دوایی بە مۆزوعی فکر و ئیبداعوانە بۆ نمونە دارێکیان داناوە بەردیان لەسەر دروست کردووە بەردیان لەسەر داناوە و تا گەرم بووە و دوای لەسەریان کردووە بەس خۆیان پێوە کراوە یعنی ئەمانە ئەگەر بگەڕێیتەوە بۆ مێژوو ئێمە مێژووی وڵاتی ئێمە لە بواری کەواتە ستێکیش کوردیە لە پێی لە کۆڵینەوەکانی تۆ بەڵێ لەبەرەوەی باشە بەس من هەتا ئێوارە لە باهر بڵم کوردیە چۆن وەبەری بهێنین چۆن بۆ نمونە تامێکی کوردی جیاوازی بینەوە چۆن بیناسێنینەوە چۆن بە ناوی بێگانەکان ناوی شتەکان نهێنین ئەمان هەرچەنە بەڕاستیە بوو وەزارەتی ڕۆشنبیریش خەڵکیان لێرە هەبووە وڵی ئەوانەوە تر خۆتان ئەزان بەڵام کاتی پێویستە بەڵام ئەستەمیش نییە چونکە لە هەموو وڵاتە تەنانەت یعنی بۆ تەحەداوتە وتە تەنانەت برنج و شلەش ئەتوانی وەکو خواردنە خێراکان پاکێجینی بکەیت بەڵام ئەم شتانەی کە هێناویانە بەڕاستی ئەمانە هەمووی ئەکرێ بە فاستفود ئەکرێ بەڵێ ئەکرێ بەڵێ هەمویان ئەکرێن چونکە بۆ نمونە تۆ کفتەیەکە دەیبێت تۆ گرنگەوەیە ئێستا لەم زەمانە ئەمە هەموو شتێک سەریع بووە قاپ و قاچاق بەردەستە تۆ ئەتوانی بەس تەنیا وعیەک بە خەڵکە تۆ ئەتوانی بە پێوە کفتە بخۆی ئەی بۆچی پاستایەکە خوا بە پێوە بۆچی برگرێکە خوا بە پێوە لەبەرەوەی قاپێکی بۆ دانی میکسیەکەی بۆ نمونە لە شوێنی خۆیان ور دەکرێت و کەوچکێک بەکارێنە یان چەتاڵێک بەکارێنێ کەواتە ئەمە بە کێشەی ئەزانی کێشەیەکی گەورەیە مادەی لێکۆڵینەوە مادەی بە قسەهێنانە حتمما زۆر نەمان کردووە بە مۆزوع خەمێکی گەورەیە واللهی بەس وعیەکی باشی ئەوێ و شیارێکی باشی ئەوەیە کە ئەبێ لە باوکانەوە دەست پێ بکات چکە ئەمە تقریبا ئەتوانی بڵێ سیستمیشی پەروەردەییە تۆ ئەتوانی پەروەردەی لە مناڵەوە دەست پێ بکەی مناڵ ڕابێنی لەسەرەوەی لانی کەم حکوومەت ئەتوانێت بۆ نمونە لە حانوودە کوردیەکانە بەڕاستی شتە کوردیەکان هەبن بالضبط یعنی ئەو کاتە مەکتەبیشە بێتە هاوکار بۆ پەروەردەکان بەڵێ زۆر ڕێگا هەیە ئیتر نازانم ڕەنگە وتیان دەستەی گەشتیاری پلانی هەیە بۆ ئەم شتانە طبعا من دڵخۆشم تۆ لێری لەبەرەوەی کە چەند جارێ لە بەرنامەکەما وعدەیاوە جێبەجێ و کردووە ئەمە مای دڵخۆشیە خەڵکیش ئومێدی بە گەشتیاری زیاترە بێ هەرچەندە گەشتیاریش تا زۆر دواکەوتەوە بڕوان ناکەم لە ئاستی چاوەڕانی خۆشتا بێ بنەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە بنەرانی بەڕێز جارێکتر سڵاوتان لەبێت ئەمەل خان ئەمە بە خەمێکی گەورە ئازانی بەدڵنیایەوە نەک خەمە ئەمە بەرپرسیارەتی مێژوویە ئێمە باز لە مێژووەکەین هەر گەلێک هەر نەتەوەیەک ناسنامەی مێژووی کللتوری کەلەپوری خواردنەکەیەتی جلوبەرگەکەی کاڵین کللتوری کە باسی خواردنەکەین ئێمە کاکرزگار زۆر جوانوتی ئێمە خواردنی زستانە و هاوینە و پاییزە و بەهارەمان هەیە خواردنی بەیانیمان نیوەڕۆمان ئێوارەمان خواردن تەنها بریتی نییە لەم خواردنە قورسانە کوردەواری خواردنی زۆر سووکیشی هەبووە بۆ شەوچەرە شیرینی هەبووە خواردنی زستانەی هەڵگرتووە میوەی وشک کردوێتەوە قاورمەی هەڵگرتووە لە ناو کوپەکانە لە زستانە بەکاری هێناوەتەوە زۆر بابەت هەبووە ئێمە لە دەستەی گەشت و گوزار بەڕاستی بە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانمان زانیوە کە دەبێ ماڵی شێفەکان لە کوردستانە ئێمە ئێستا گلەیمان لە هەمومانە بابەتەکە عیلاقەی نییە بە تەنها شێفەکانەوە حکوومەت دەڕووی شێفەکان نەبنەوەش نامێنێ شێفەکان بەڕاستی داهێنانیان کرد لەوەی کە خۆیان ناساند ماڵێکیان دروست کرد بۆ خۆیان و ئەم ماڵە بوو بە مایی ئەوەی کە پەیوەندی نێودەوڵەتی دروستکەن و ئەم پەیوەندە نێودەوڵەتیە بوو بەوەی کە خواردنی کوردەواری ڕووسیەک بیبینێ قەفقازیەک بیبینێت تونسیەک ڕازین ئەمە سەرەتایە کاکڕەنج زۆر لەمە دەوڵەمەندتر بن زۆر وەزعیان باش ئێمە لە دەستەی گەشت و گوزار کاکڕەنج ئەبێ لەسەر
و حکوومەت وەکو حکوومەت دەبێت لەسەر سێ ئاستیش لەسەرکەین ئاستێکی وەکو پیشەسازی خۆراک کە بە سپاسەوە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ ئێمە کارەکەین تەنها بابەتەکان خواردنە قورسەکان نییە بەڵکو چۆن پاکێجینەکەی چۆن ئەم خواردنانە وەکوی خۆت باست کرد لە شیرەمەنی و لە بەربوومە میوەکان و ئەوانەی تر وشکردنەوە بابەتێکی تر ئەوەیە کە چۆن ئەمانە بە براند بکەین براندی کوردستان کە ئەم خواردنانە چۆن والێ بکەین بیکەینە براند ئەمەش پێویستی بە کۆمەڵێک ڕێکار هەیە وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێگای زۆر جارم قسەیە ئەەکەم زۆر دووبارم کردوتەوە لە ڕێگای فلمسازی و دراما و لە ڕێگای گۆرانی و لە ڕێگای زۆر بابەتی هوەری و ئەدەبی دەتوانین ئەمانە لەسەر سفرە و خوانی ناو دراماکانمان بێت وەمە بناسیێنین وەزارەتی پەروەردە لە ڕێگای باخچەی ساوایان و دایانگاکانەوە لە جیاتی ئەوەی خۆراکێکی بیانی بێنێ بەیانی بیبردا بە مناڵەکان ئەم خۆراکە بە فێری مناڵەکان کە من هەرگیز لەگەڵ و قسەیە نیم کاڵێ مناڵەکانمان هەمووی حەزی لەوە پیتزا و ئەوەی ئەخر ئێمەوەمان لێ کردووە تۆ کە مناڵێکی یەک مانگە دوو مانگە شیری خۆتی نادەیتەوە چی شیرێکی قوتی بۆێنی و بۆ ئەوەی لە کۆڵی کەیتەوە ئایپادێکی دەیتەوە بۆ ئەوەی ئەمە علاقی بە دایک و باوکەکەوەیە ئەزانم بەڵامەوە ئێمەین دایک و باوکەکان وامان کردووە و حکوومەت چاودێر نییە بەسەر ئەوە وەزارەتی تەندروستی نەیتوانیوە تەندروستی خۆراکی زیاتر چاودێری بکە بابەتەکە ئەوە نییە من ڕۆژگای قوتابخانەکان بەڵێ تۆ باسی کە من باسی حانوتەکەم هەر حانوتمان نییە ئێمە باخچەی ساوایان و دایانگاشمان هەیە کە خۆراکە دەن بە مناڵەکان ئەم خۆراکانە نابێ بزانین چین ڕۆژانە کە مناڵەکان چێژی لێ ئەبینن تامی لێ ئەبینن فێرەکرێن چی بخۆن مناڵمان هەیە لە مناڵیەوە فێری ئەو خۆراکە کوردەواریانە کراوە و کە گەورەش بۆ حەزی لێتی لە ڕیپۆرتاژەکەش گوێمان لێ بوو مناڵێک باسی ماشەکات یعنی ئەوە دلیلی ئەوەیە کە ئەو خێزانە مناڵەکەی هەمە جۆر فێری خواردن کردووە بابەتی تر ئەوەیە کە لە ڕووی پرۆگرامینەوە بەڕاستی وەزارەتی پەروەردە چۆن لە پرۆگرامەکانی خوێندن بە تایبەت ئامادەیە گەشتیاریەکان و ئامادەیە پیشەسازیەکان چۆن وا بکەن خۆراک وەزارەتی تیجارە ڕۆڵی هەیە کەواتە ئێمە تەنها دەستی گەشت و گوزار ناتوانێت ئەم بەرپرسیارەتە بە تەنها یاخۆ ماڵی شێفەکان ئێمە ئەم شێفە بەڕێزانە کەمترینیان دەرەوەیان بینیوە باشە تۆ کە کاتێک چێشخانەی لوبنانی ئەبینی چێشخانەی سووری ئەبینی دەیان دەورەی بینیوە دەیان خولی ڕاهێنانی بینیوە دەیان بەشداری نێودەوڵەتی بینیوە دەیان سەرچاوی بۆ هاتووە بۆی بیکاتەوە چۆن وا بکەین بە یەکەوە دەستە جەمع بکەین ئێمە ساڵی پارکاک مەحموود دەزانێ لە هەولێر بەسپاسەوە یەکەمین پێشبڕکەی چێشلێنانمان لە هەولێر دەست پێ کرد کە زیاتر لە تقریبا 25 وڵات ئەمساڵ لە مانگیدا لە یەکیدا گەورەترین پێشبڕکەی چێشلێنان لەم شاری جوانە لە هۆتێل ملنیۆمەکەین کە 35 دەوڵەت لە خۆرئاوا لە دەوڵەتی ئاسیا لە وڵاتانی عەرەبی بەشداریەکەن لە قاعەیەکی ئاوایە هەموو شێفەکان خواردنەکانی خۆیان عەرزەکەن نمایشی خواردنی هەریەکە و خواردنێک کە تیا زۆر دەزڕەنگینە هەریەکە و چی لە چیا دەزڕەنگینە خواردنی ئەم کێبڕکەیە لیژنەیەکی تەحکیم هەیە لەم هۆتێلی شاری جوانە بەڵێ لەم هۆتێلە یەکیدا دەست پێەکەین ئەمە ئەبێ بەچی ئەمانە هەنگاون بۆ ئەوەی شێفەکانی کوردستان بناسێنین دەرگایەکیان بۆ بکەینەوە و دەیان لەو شێفانەی خۆمان ئێستا بەشداری کێبڕکەی جیهانیەکەن بەشدارەکەن لە رووسیا بەشدارەکەن لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی عەرەبی ئەم بەشداریکردنە جۆرێک لە ڕێخستنەوە جۆرێک لە بەبەهاکردنی ئەرکەکەی بە بەهاکردنی ئەو کەلتورەی کە ئەوە بکاتەوە و دوو وا بکەین ئەم خواردنانە شێوازی ئادابی دانانیش بەڕاستی یەکێک لەو شتانەی کە من زۆر پێی دڵگرانم ئێمە لە ئەتەکێتی ڕازانەوە و دانانی خواردنە زۆر لاوازی ئێستا سەیریکە ئەم شتانە زۆر جوانن زۆر خۆشە زۆر بەتامە خەڵکی شایەتیە کە ئەو کارامەیی کە ئەمان هەیەە خەڵک تامی کردووە بەڵام بەڕاستی شێوازی ئەم قاپوشتە ئێرانی و نازانم تورکیشتانە خواردنەکەی تێکگاوە من بۆ باسم کرد کاتێک کە تۆ خوانێک ئامادە ئەەکەی ئەم خوانە بەس بۆ میوان مێ ڕازێنەرەوە با لە خێزانەوە فێر ببین خوانێکی ئاسایی شەرت نییە خوانەکەمان زۆر قەرباڵغ بێ بەڵام بزانین چۆن بەکاری هێنین چۆن ئەی خۆین چۆن خراپی نەکەین ئێمە زۆر جار من دڵگرانم لەوەی کە ئەم هەموو خواردنانە فڕێ درێ
لەبەرەوەی کە قسێکی ترە ئەوەشجا باسەکانت زۆر خۆش باسەکەی ئەمەوە خزمەتە بینەرانی بەڕێز دکتۆر تاران لێرە سپۆڕی گەشە و خۆراکە بە تایبەتی مناڵان خاتو ئەمەلیش جوان باسی مناڵانی کرد و کەلسومخانیش خواردنە کوردیەکان بۆ مناڵ بەسوودن قسەت بۆ دایک و باوکان چییە؟ قسەم بۆ دایک و باوکان چێ دەڵێ مشکلەی خواردن لە دڵی منایە چکە زۆربەی زۆری ئەو مناڵانێکێن بۆ لامان هەمووی کێشەی خواردنی هەیە وکو ئەوان باسەکان زیاتر سەریان کردوتە سەر فاستفود و زۆریان هەیە بە هیچ شێوەیەک خواردنی کوردی ناناسن بەداخەوە تەبعاان وەکۆزەم جەنا بدوتە پەیوەندی بە دایک و باوکەوە هەیە ئەو دایک و باوکە ئەگەر لە سەرتاوە ئەم مناڵە فێر نەکات یا پراخەکە نەکات و ئەوە نەکات و ئەوە نەکات کەواتە ئەو مناڵە بەچی فێر ببێت کە تەمەنی گەشتە 10 ساڵ بێت ئەو خواردنە بخوات باشە کەواتە یعنی وای لێ هاتووە ئێستا مناڵ لێی بپرسە بەس فینگەرەخوا بەس پیزا خوات یان بەس ئەوەخوا هەمانە مناڵمان هەیە بە دەردەڵێت دەگمەن وکو مناڵێکی دەگمەنە توانی وەری بگرین ئەڵێ حەزم لەوەیە و لەوەیە و لەوەیە بەڵام بەعام ئەگەر ئێمە باسی مناڵان بکەین بەعام مناڵ خواردنی زۆر خراپە کە ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە کەواتە تو ئەو مناڵەکە لە سەرتاوە خواردنی خراپ بوو کەواتە ئەو جیلەی کە دروستی ئەەکەین ئێمە جیلێکە بەرەو خراپی ئەڕوال لە زۆر لایەنەوە بۆ ئەندۆمی باشە ئەمانەی سەرمێزەکە بێگومان ئەمانەی سەرمێزەکە فینگەر باشە ئەمانە بێگومان ئەو خواردنە خێرانە باشە ئەوانە بێگومان خواردنە کوردەوارەکان لە سەیاسە زۆر باشترێکە لە ئەندۆمی و لە ناتوانرێ هەر ئەمانە خواردنی خێراشی لە دروست بکرێت بێگومان ئەتوانرێ خواردنی خێرای لە دروست بکرێت بەنسبەت حانوتەکان و باسی حانوتەکان تاکرد تەبعاان ئێمە پار و پێرار لەگەڵ مناڵ پارێزا زۆر خەریک بووین بۆ ئەوەی خواردنی حانوتەکان بگۆڕین باشە بەداخەوە چەند ڕێگرێک کراوانیش خواردنی خێرایان زۆرە ئێمەش مەبەستەکەمان لەوە بوو ئەو خواردنانە لا ببرێ لە نیزامی مەکتەبە بکرێت بە خواردنێک بۆ نمونە بەسیترین شت لە فێکی نۆکاو لە فێکی قاورمە ئەوە زۆر بە ئاسانی ڕێگری کرد خواردنی فرۆشگای مناڵەکان ڕێگری بڵێ مناڵم نازام کێ ڕێگری کرد بەڵام طبعاان تۆ ئەم شتانە ئەوەیە بڵین لەلایەکەوە ناکرێت و لەلایەکەوە بڵین مەکتەبەکەی و لەلایەکە وەزارەتی پەروەردەیە و لە ڕێگەی قایم قامێتەکانەوە ئەتوانێت بیگشتێنە بڵێ ئەبێ ڕێکەوتن نامەتان هەبێت لەگەڵ ڕێستۆرانتەکانی سلێمانی و هەولێر و دهۆک و خواردنە کوردەواریەکان یعنی ئێستا چوار سڵق بانجانێک تەماتەیەک کوولەکەیەک بە پێی حەزی مناڵەکە بۆ نمونە یعنی مناڵ نایخوا بێگومان ئەگەر لە مەکتەبەکە هەبێ هەتا مردنە و تامی بیر ناچێتەوە زۆر جار دکتۆرەش باسەکە زۆر جار تەمەڵی صاحب حانوتەکە ئەچێت تەنانەت ئەو پەتاتەی کوردستانیش بەکار ناهێنێ پەتاتێکی بەستوو لە ناو مجەمیدا هێنێ بە سەریعی سووریە کاتەوە ئەمە ژێکێکە لەوانەیە کە چاودێری تەندروستی بەسەریەوەگشتێنرێ زەحمەت ئەمە هەم بازاڕی ئەمان زیاکە ڕەنگە دە خوێندگا لەگەڵ چێشتخانەی سامانە لە سیتەک لەگەڵ هەڵشۆیە لە سوڵتانە لە هەولێر یعنی لەگەڵ کەلسومخانە یعنی بۆ نمونە لە مەطعەم سارا نازانم چی تر خۆ لە دەمم دەرچوو حەزەکەم نای هەمویان بڵێم بە من بە کەناڵە دابنم بەس ڕێکلام بۆم شتانە بکەم بە بەلاش خوا دەزانم دەست خۆش بێ شتەکە زیاتر لە تەمەڵەکەیان نیە شتەکە زیاتر ئەو بگیر لە چیە کاتۆ لە حانوتەکەیە لە قانزاجەکەیە تۆ شتێکی مەسە پەتاتەیەک بێنێت یان لە فێک بێنیان شتێک بێنێ بۆ ئەو سیعرەکەی کەمترێکە زیاتر قانزاجی لێکە وەک لەوەی بێت ڕۆژانە لەوانەیە منجەڵە یا پراخ 100 لەفە 200 لەفەی تیا ببێ بە پێی حەزی مناڵەکە ئێستا هەر یاپراخ کەلسومخان ینی هەرچەنە مایکەکە بە جەنابوو نییە ینی یاپراخ کە دانی مناڵە حەزی لە تەماتەیە مناڵە حەزی لە نازانم چیەیەکە حەزی لە سڵقەکەیەکە پاقلەکێتی بۆ نمونە ئەڵێم یاپراخ ئەو بە جوانەی هێناوێتی ها ئەو ئەگەر تو ئەو مناڵە فعلەن حانوتەکەمان کە مناڵەکە لە تەمەنی 6 ساڵەوە چوە حانوتەکە و کە برسی بوو بینی ئەوە هەیە بێگومان ئەیخوات کاتر ئەوە نییە مەسم برسی و بێ بەردی ڕقیش بخۆنیە لەبەرەوە تو ئەو مەسلەی مناڵەکە ئەوە ناخوا زۆر جار پەیوەندی وکو پێموتی وەکو دایک و باوک بە خۆمانەوە هەیە بەداخەوە تەمەڵی دایک و باوک ئێستا دایک و باوک وای لێ هاتووە خواخوایەتی ئەو مناڵە چی بوێت یەکسەر و شتەیە بۆ نمونە یعنی ئەتوانێت مناڵەکە ئینەرژی زیاتر باتێ بەپێی وەرزەکان خواردن هەیەوە نیە بێگومان
خۆی گەر خواردن بەعام سەیری کەین لەوانەیە هەمووی ئەوانەی کە شێفەکانیشن ئەزانن ئێمە بابەتی دانەوێڵەمان هەیە بابەتی گروپی پرۆتیناتەکانمان هەیە کە چی ئەگرێتەوە بابەتی بڵێن حیوانی گۆشت و مریشک و ماسی ئەگرێتەوە یان پاقلەمەنەکان ئەگرێتەوە یان چەرەسات ئەگرێتەوە بابەتی بێجگەلەوە سەوزە و میوە و شیرەمەنیمان هەیە هەر یەکێک لەم بابەتە خواردنانە طبعاً تەندروستی بۆ تەندروستی زۆر گرنگە بە تایبەتی لایەنەکەی من کە من ئەڵێم بۆ مناڵ تەندروستی مناڵ زۆر گرنگە وەکو باسم کرد بەداخەوە ئەو جیلەی داهاتوو کە دروست ئەبێت هەمویان تەندروستیان باش نییە هەمویان کێشەی ئەوەیان هەیە یان ئەوەیە زەعیفن و بەد خۆراکن یان بەرەو قەڵەوی ڕۆشتون بەرەو زەخت ڕۆشتون ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەمەی خۆمان وا نابین ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەمەی خۆمان بێگومان بەوا نابین بۆ وەکو وتم پاقلەمەنەکان ڕێژەیەکی زۆر کە زوات تێگەیشتۆ ئەمانە زەرمەندترن و قورسترن و ورک دروستەکە وانە لە ڕاستیە بێگومان لە ڕاستیە وانە باشە زۆر جار مناڵێک قەڵەوە یەت بۆ لای من دایکیڵێ بەخوا برنجیشمان کەم کردوێتەوە ئەڵم برنج کەم مەکەرەوە بڕۆ کیسە چپسەکە کەم کەرەوە ئەو چپسە یەک کیسی چپس بێنین کە 100 گرامی بێ مقابلی 4 بۆ 5 قاپ برنجە مقابلی 4 بۆ 5 قاپ برنجە برۆ نیوەڕۆ ئەگەر لە ماڵەوە 2 قاپ برنج بخوات زۆر باشترێکە وەک لەوەی عەسر تۆ بینیت دەرەوە بچێت چپسێک بکڕێت باشە کەواتە تەوعیەی خەڵکەکە زۆر کەمە وەکو تۆڵێ ئەڵم نەگەر کفتە بخۆم قەڵەوە بم بەڵام لە بەهینی خۆی دایناوە وەڵا فینگەرەکە سوکترێکە زۆر جار ئەڵێ مەسە فلانە شتە خوارێ وڵات دکتۆرە شتێکی سووکی بۆکەم شتە سووکەکە چییە وڵا پەتاتی بۆ سوورەکەمەوە کە چەند زەرەری هەیە کەواتە خواردنی کوردی و چێشتخانە کوردیەکان قەڵەوە ناکە فاسفود و چپس و نازانم شیرینی و بێگومان هەر بۆیە ئەبینین ئێستا لە ئەمریکا طبعاً ڕێژەی قەڵەوی گەشتۆتە ڕێژەیەکی زۆر ئیتر لە حەدی مەترسیدارایە بوو لەبەری خواردنە فاسفودەکان لەوێەوە دەستی پێ کردووە ئێسەوای لێ هاتووە هەمووی سەری کردوتە سەر فاسفود وەکو پێت ئەڵێم بەداخەوە یعنی ئێمە نەمانتوانیوە ئەم خواردنانی خۆمان ئاشنا بکەین بە دەوڵەتەکانی تر بەڵام ئەمریکا توانیوێتی تقریبیان دەست بگرێ بەسەر هەموو وڵاتێکە لای خۆشمان ئەبینین ئەوەنەی مەطعەمی فاسفود هەیە و ئەوەنەی مەطعەمێک هەیە پیتزای هەبێ و هەمبەرگری هەبێت بڕوان ناکەم مەطعەمێک هەبێت داینێ بڵێ ئەوەم هەیە دای ئەنێ بەڵام وەکو کەلسوخاونتی مناڵەکە ناڵێ دایکە بڕۆیە پراخم بۆ بکڕە ئەچێتە دەرەوە چن بۆ بازار بەیەکەوە خۆشە ئەچن لە فەیەکە خۆنیان پیتزایەکی بۆ بکڕێ بەس نایباتە مەطعەمە کوردیەکە شتێکی وای بۆ بکڕێ کەواتە ئێمە تەوعیەی سەحی دایک و باوکەکە لە ئەساسەوە خراپە ئەگەر تەوعیەی سەحی لەو دایک و باوکەوە دەست پێ بکەین هەر لە سەرەتاوە دایکەکە خۆی ئێمە پێی بڵێن ڕێنمایی بین لە کاتی سکەکەیە ئەو خواردنانە باشە ئەو خواردنانە خراپەکە بێ پێش سکەکەش ئێمە خۆمان حسابی خۆمان کردبێت چی باشە و چی خراپە ئەمانە هەمووی خواردنی کوردی چارەسەرە هەمووی خواردنی کوردی چارەسەرە بە پێی جۆرەکەی چکۆکو پێموتی ئەم خواردنانێک کە ئاوا ئێستا ئەیبینن جامە کەمێکە ئەیسا ئەو پیاوە لە چێشتخانەی سوڵتان کاک ڕزگار ئەڵێ 1600 جۆری تۆمار کردووە بە تاکید ڕەنگە زیاتریش بێت تۆ ئەوەندە تۆمار کردووەنیە خۆ خواردنی کوردی هەر ئەمەنە نییە بەڵام هەندێک شتیشی تیا بیزن جۆری جیاواز تەکەڵ کراوە ڤیتامینی جیاواز وەکو ئەو کوڕی ناو راپۆرتەکەوتی دایکمەکاتە تڕخێنەوە بێگومان تۆ ترخێنەکە لێرەیە سیرکەین ینی بابەتی هەموو پاقلەمەنەکانی تایە لە گروپی سەوزەواتی تیا کە بڵین هینەکە خۆیەتی شێلمەکە خۆیەتی کەواتە ئەم خواردنە خواردنێکی زۆر بەسوودە ڕێژەیەکی زۆر پرۆتینی تایە ڕێژەیەکی زۆر ڤیتامین و کانزای تایە شێفەکانمان ناتوان داهێنانی زیاتر بکەن وڵا بێگومان طبعاً ئەبێت ئەتوانن داهێنانی زیاتر بکەیت چکە زۆر جار تۆ داهێنانێکە لە خواردنێکە ئاکرێ یان وەختی خۆی وەکو مەلخان وتی پیتزا بڵین لە هینێکە و دەستی پێکردووە کەواتی ئێمە توانین داهێنان بکەین مەسەم کفتەیە بە جۆرێکی تر ئەو یا پراخە بە جۆرێکی تر بابەتی پاقلەمەنەکان تێکەڵاوکەی بە جۆرێکی تر کەواتە ئەتوانێت داهێنان بکرێ بەڵام وەکو پێم وتی یعنی شتەکە زۆر جار سەر ناگرێ یان سەر نەگرتنەکە ئەوەیە دەعمێکت نییە کەس نییە پشتت بگرێ وەزارەتێک نییە پشت بگرێ بڵێ با من حانوتی مناڵ ئەو شتە خراپانە لا ئێستا بەس ئەوەندە بگەڕێنەوە ئەم ساڵ بڕیارێ دەربچێ چێشتخانەی قوتابخانەکان لە وەزارەتی پەروەردەوە بڵێ ئەبێ شتی کوردەواری دابنێ هەر ئێمە گەڕاینەوە هەفتەی داهاتوو نووسراوەکەین بۆ وەزارەتی پەروەردەکە دەبێ حانوتەکان و دایانگا و باخچەی ساوایان خواردنەکانیان بەرهەمە کوردەواریەکان بێ و بۆی مناڵان ڕابێنین شتێکی تر هەیە کاک ڕەنج ئەم سفرەیە
سفرەیەکی قورسە بۆ چاوی خواردن خۆر. کاتێک کە باز لە مەسەرەن گەشتێکەکەی ئەڵێ بابە ئەوە زۆر قورسە، ئەوە زۆر ئەوەیە، ئەبێ شێفەکانی ئێمە مۆدێلێکی تر لە پاکێجینمان پێ بڵێن، نەڵێن ئەم سفرەیە قورسە بۆ گەشتێکی دوو کەسی بۆ ئەو شوێنە، ئەبێ پێم بڵێ ئاساییە ئەتوانم برونجش لەشت بۆ بکەم بۆ دوو کەس بێ، ئەتوانم شفتەشت، ئەتوانم ئەو شتانت پێ بکەم. ئێمە فێر بووین سفرەیەکی قەرەباڵغمان پێشان دراوە، ئەمە لە ذهنێتی ئێمە چەسپیوە کە ئەمە تەنها لە ماڵە ئەخورێ، ئەمە ناگوازرێتەوە بۆ شوێنی تر. چۆن وا لە ئەتوانێت بچووک بکرێتەوە، ئەم یاپراخە خێرا بنێرێت. ئەم یاپراخە خۆشەی ئێمە کە من زۆرێ خواردنی وڵاتانم تاقی کردوتەوە، یاپراخێکی زۆر سەیری تورکی هەیە زاڵ بۆ بەسەر مقەبلاتە، هاچی مقەبلاتەکانیەت یاپراخێکی تورکی تایە، باشە کورد بۆ نەیتوانیوە لە زەڵاتەکانە یاپراخ بەکاربێنێت. سەیریکە ئەوە شێفیش نییە، سەرۆکی دەستەی گەشتیاریە، تێبینەکانی بەجێ نییە جەنابی شەف؟ مایکەکە بە جەنابتە؟ بەڵێ لەجێی خۆری تێبینەکانی. یعنی ئێستا بۆ نمونە تۆ ناتوانانی خواردنی 1000 مناڵ ئامادە بکەی بە پاکێجێکی ڕێک و پێک بە ئەگەر چەشتخانەی خوێندگاکان کۆنتراکتە لەگەڵا بکەن؟ بە تەکید ئێمەتوانین ئەو کارانە بکەین، بەڵام ئێستا بینیت مناڵەکان بڕوان پێ بکە ئەگەر ئەم ئەو کتابە وعدیاوە بیکا کە ڕۆژتەوە نەکوعدەر بە دوای ئاڕۆم، ئەڵە بە دوای ئاڕۆم بچێتە لای وەزیری پەروەردە جەنابی وەزیر بڕیار دەربکە، بڕوان پێ بکە هەر هەمووتان قازانجەکەن لە ئایندەیە مناڵی کورد قازانجەکە، وەزارەتی پەروەردە پێویستی بەو هەموو بودجەیە نابێ، چونکە هەرچەندە من بۆم نییە دکتۆر لێرەیە بە مناڵی چییە خۆی لە شێداتایەکە ڕەنگە بە 70 ساڵی بۆ هەڵبگرێت، وایە یعنی ڕۆژە لە ڕۆژانە گەرێمە ئاوا بێموبالات بین بەرامبەر بە تەندروستی گشتی، بودجەی دنیا هەموو کوردستان بەشی وەزارەتی تەندروستی نەکا. ئێوە ئەتوانن داهێنان بکەن تەنانەت فاستفوردی کوردی دروست ببێ؟ ئێمە داهێنانمان هەیە کاک ڕەنج، بەڵام ئەمڕۆ خەڵکەکە بە سایت تەکنەلۆجیاوە شتی تازە ئەبینێت بەداخەوە، یعنی شتی تازە هەر لای خەڵکی ترە بۆ لای تۆ نییە. بەداخەوە قسەکەم ئێمە با بڵێن خواردنی کوردەواری بەڵێ بە سوودە، خواردنی کوردەواری تامێکی جیاوازی تایە، بەڵام وەک شریتی کۆنی لێ هاتووە خەڵک ڕەغبەتی ناکە ئیسامووی بەدوای ئەم فاسفۆتەوەی بەدوای خواردنە سەریعەکانەوەیە. بەس ئەمەلخانە لێ خەتای ئێوەیە. کاکڕەن سەیری چەند سوپ لێرە هەیە، سەیری چەند سوپ هەیە لێرە، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4، ئەوە 5، ئەوە 6، ئەوە 7. تۆ ناتوانانی وەکو تورکیەکە لە عسارەکەی بێ ئەوەندە شلیکەیتەوە لە سوپا لەگەڵ مقابلاتەکە بینەری. بۆچی هەر فێر بووین نسکێنەیەکی تورکی هەیە لە هەمووی خواردنەکانمان حازرە، ئەی بۆ من نەتوانم. کاک ڕزگاری سوڵتان پەڵپینەی کرد، ئەو گەنمە کوتاوە پەڵپینە گەن مونۆک ئەمانە ببێ بە سوپ. زۆربەی ڕێستۆرانتەکان خۆ ئێمە شتە کوردەوارەکان پێشکەشەکەن، بەڵام هەفتەیەک 2 هەفتە تاقیەکاتەوە، دوو بە سێبارەی ناکاتەوە، بۆ لەبەرەوەی کەس نایخواتی سەوەکو جاران کەس خوارد. ئێوە متافقن لەگەڵ ئەو یا ڕایەکی جیاوازترتان هەیە؟ ها؟ ئەو مایکەکە بەڵێ؟ ڕابۆچوونی من ئەوەی ئەڵێم ئەبێ قسەی دکتۆرە و خاتونە زۆر ڕاستە، ئەگەر لە مەکتەبەکانەوە لە قوتابخانەکانەوە دەست پێکەین بۆ نمونە کۆبوونەوەی بکرێکی لە مامۆستاکان یا دکتۆرە دەعوت کرێ مناڵەکان تێبگەێنێ، بۆ نمونە ئەمە زۆر بە سوودە مێژ زیرەکەکە من مناڵەکەی خۆمم بەوە ڕاهێناوە نیسکی ناخوارد پۆلی یەکە، ئەیوت فلان تەلەبە زۆر زیرەکەم و دەوە نیسکە خوا، ئێستا وای لێ هاتووە کە نیسکدانن ئەڵێ دایە بوو ئەمڕۆ لە دەیە دەمێناوە لەبەرەوە نیسکم خوارد. ئەمە تەرجیعکردنیەوێ بەس بە دایک و باوکیش ناکرێ بە تەنیا. بۆ ئێستا مناڵ ئێستا خەریکی ڕیکلام و تەلەڤیزۆن و تیکتۆک و بۆ نمونە ئەم خواردنانەی سەر دکتۆرەخان لەسەر یاپراخکە بدوێ، بۆ نموناڵێ ئەمە زۆر بە سوودە و هەمووی سەوزەیە و تەماتەیە و کولەکەی و هەموو شتەکانی سروشتیە خۆمان نەزانین. جا کانزاکانیشی تیا ڕەنگە دکتۆر قسەکەی ڕاستیش بێ بۆ زیرەکیش باش بێت مناڵەکەتی ئەمە خۆمان نەزانین شارەزاییمانێ، بەڵام مناڵ چاو لە مناڵەکە. بۆ نمونە ئیستا من ئەو شتە لە مێشکما بووکە ئەو خاتونە بەڕێزەوتی پێش ئەوە لە مێشکما بووکە سەرەکی ئەوەیە لە مەکتەبەکانەوە دەست پێکەین چی بکەن ئەو حانوتە ئەبێ شێفێ بانکەن
یعنی ئەوەی هیچ شێوەیە خواردنی بۆ نمونە سوورۆکراوی تیانە بێ با یاپراغ بێ شفتەیە من خۆم لە پێشانگاکانە بەشداریەکەم شفتەیە دەم بە 1000 دینار لە فەی شفتە یعنی بۆ ناتوانانی بیکڕی هەر کەسێ ڕەتە بێ لە فێ شفتە 1000 بەڵام ئەگەر مەسەلەن هەزاران شفتە و لێ بکڕن ڕەنگە بە 500 بتوانێت مەبەستمە و قسەی جەنابتە کە ئەڵەی بە ساندەویچ دەتوانی بیفرۆشی ئێمە کوبەمان داناوە بە ساندەویچ شفتەمان داناوە بە ساندەویچ یاپراغمان داناوە بای بەس یاپراغتان داناوە یاپراغمان داناوە بای 1000 دینار قاب بچکۆلەمان داناوە تۆ ڕەتە بی فەرموو بای 1000 و لێ خواردە و تێستی کردو ئەو بەس لە پێشانگاکان بەڵام کێشەی شێفەکان ئەوەیە نەناسراوین بە هیچ شێوەیە ئەگە 4 کۆبوونەوەی ئاوا بکرێ من وەسفی خواردنەکەم بکرێ یەکێک دکتۆرە تەرجیعی کا بڵێ 100% سروشتیە طبعا ئێستا ئەوە شێفەکان لێرەن حەزەکەم بزانم کێ بە خواردنی کێسەر سامە باش ئەم ناو ڕاگەڕێمەوە بینەرانی بەڕێز بزانین ئەم شێفانە بە خاوخێزانەوە ئەچنە خواردنی یەکتر بخۆن لە سلێمانی و هەولێر ئێستا گەڕێمەوە خزمەتتان ئێستا بەڕێزان جارێکە سلااوتان لەبێ ئەوە دکتۆر تارا پسپۆڕی خۆراکە نە ڕێستۆرانتی هەیە نەهاتوە ڕیکلام بۆ کەس بکە لە پێناوی تەندروستی خەڵکە لە پێناوی نەتەوەکەیاڵێ هەر لە خۆیانەوە قسێک بڵاو کراوەتەوە وەڵا خواردنی کوردی قورسە قورس نییە قورس نییە بێگومان بە حەزەکەم یەک شتی کێش بڵێم من خۆم یعنی وەکو لایەنی زانیاری حەزەکەم زۆر زانیاری بڵاوەکەمەوە لەبەرەوە زۆر سیمیناراتم هەیە کە ڕۆژە کاگاسۆ تەلەفۆنی بۆ کردم وتی باسی خواردنی کوردەواریە زۆرم پێخۆش بوو کەوتم من ئیشەڵا بۆ مانی 11 بە تەمای سیمینارێکم لەسەر تەندروستی خواردنی کوردەواری بۆ مناڵەکانمان باشە یعنی ئەو شتێک ئاوا ڕێکەوت بێکەوە کو چۆن لە سوتفەیەکی زۆر سیر زۆر مەمنون بۆ ئەو شتانە هەموو کاتێ بۆ هەر کەسێک بۆ تۆ ڕوودا و کراوەیە هەر کەسێک پامی هەیە بۆ چاکردنی کواڵەتی ژیانی خەڵک شتێکی باشە بەس یەمەوە خزمەتت بەس ئێوە توان وەکو کۆمەڵی چێشتخانەکان کاک مەحموود ڕۆڵی گەورەتان هەبێت لە تێگەیاندنی خەڵک لە تەندروستێتی خواردنی خۆمان لە هاندانی ئەوان لە براندین لە ناساندن لە دەوڵەمەندترکردن کاتێکە کەسێک داهێنانێکە کا لە خواردنێکی کوردیا دەستکاریەکە بە تامێکی جیاواز هانیان بن وڵا کاگە ڕەنج سپاس دەکەم بەنسبەتی کۆمەڵە ئەمڕۆ دروست نەبووە لە 2004ەوە فەرمانی وەزاری پێبەخشراوە لە شاری سلێمانی خاتووە ئەمەلخان بەڕێوەبەری گشتی گەشت و گوزار و دام و دەستگاکان هەمووی ینی ئەم ڕاستیە ئەدانن کە ئێمە چۆن هاوکارین و ئێمە وەکو کۆمەڵە چەندین دەوراتمان کردوتەوە بێ بەرامبەر ینی لەسەر ئەرکی کۆمەڵە ئەم ڕازید لە وەزعی خواردنی کوردی بەڵێ ها من وەکو خۆمان لەوەی خواردنی کوردی سپاس بۆ خوارد لە چاو 10 ساڵی ڕابردوو ئێستا چەندین نەئەکرادە ئەوەندەی تر مەشهور بووە نەئەکرا خواردنە دزراوەکانمان بێنینەوە نەئەکرا باشتری سسماری بکەین نەئەکرا بمان کردا بە داهاتێکی باش بۆ نەتەوەکەمان هەموو شتێک ئەکرێ کە ئەگەر هەوڵی بۆ بی بەڵام ئەم هەوڵە کەرتی تایبەت بە تەنیا ناتوانێت کاک ڕەنج کەرتی تایبەت کەرتی حکومی ئەتوانێت چۆن دەستکەرتی حکوومەت وەکو من پێم وتی سپاسی خاتووە مەلخان و دکتۆرا ئەەکەم خاڵێک تیا لێرە کە ئەڵێ ئەمانە گرانە یا قورسە نەخێر هەموو شتێک چارەسەرە هەموو شتێک ئەبێ بکرێت بەڵام بەچی ئێستا بۆ نمونە من ئەچم مۆڵەتێک دەرێنم ئەم مۆڵەتە لە فۆرمەکەیە چەندین دایرەی کردووە بە مەرج بەسەر منەوە یعنی ئەگەر لە خواردنە کوردەواریەکانیشە هەر یەکێک لە مەتعەمەکان بە تایبەتی ئەوانەی کە شەعبین ئەوانەی کە میلین ئێمە 600 شوێنمانەیە بە ئامار لە شاری سلێمانی 600 بنکەی گەشتیاریمانەیە ئەمە هەڵگری گەشت و گودار نین هەڵگری ڕوانامەی قایمقامێت و سەحن ئەمانە هەر لە مۆڵەتەکە زۆر بە ئاسانیە مەڕێخرێ کۆمەڵیش پشتیوانی ئەکا و خاتووە ئەمەلخانیش وەکو حکومەت هاوکارمان بێ ینی بەڕاستی ئەمە شتێکی جوانە شتێکی ناوازەیە بۆ نمونە ئێستا ئێمە باسی دۆکڵی بکەین ئەم دۆکڵیوە مادەیەکی ڕشاڵیە تەبعەنەوە بەجێڵمە بۆ دکتۆرا بەڵام لە ماڵەوە من زۆر حەزیریەکەم بەڵام ئەبێ من ئەو شتانەی کە پێویستە بۆی بکڕم هەر لە لوشەی کوێستانەکانەوە بۆی بێنم ئەمیش 1 سەعاتی ڕێکی پێچێ ئەمجا ئەتوانێ ئامادەیکە 1 سەعات دەبێ دانەنیشێ ئەمجا ئەبێ بە دۆکڵی ئەمە دۆکڵی نییە تۆ لێرە وەکو مەسەلەن مادەیەکی
کتوپڕ خێرا ئامادەیکەیت و دەرخوادی بیت. بەس بۆ تۆی بکە خێزانە قورسە بەڵام ئەگەر بۆ 100 کەسی بکە ئاسانترە تەبعاً ئاسانترە وانە بەڵام هەر عینەن بەرنامەیە بەڵام مهمەوەیە کاتی زۆرەوێ ئەگەر تۆ بدەوێ وەکو کوردیەکە تۆ بتەوێت دۆکوڵیوش بخۆیت و بە قەرفاس فودێکی پێ بچێ ئەما بێ ناوەڵڵە ها ئەوەش نابێ بە قەولەفەیەکی پێ بچێ دۆکوڵی و بەکەم مەزانە کاک ڕەنج ئێستا سلێمانی تۆ بدەوێ نەدەوێ ئێمە هەمومان خەڵکی ئەم کوردستانین فەرق نییە بۆ ئێمە لە هەر شوێنە بین لە بواری ئیشەکەی خۆمانە یعنی شارێکی خۆشخۆرە ئێستا سەیرەکەی باوەڕکە ئێمە ئامارێکمان کردووە کاکبرایم وەکو دەستەی کارگەڕی کۆمەڵا ئەوە بوونی هەیە لە بواری برژاوە لە 160 بەرەو ژوور لە دوای کرۆناژ لە دەرەوە نانەخوا بەڵام تۆ شارێکی فەرقەکە خەڵکی کوردستان بەڵێ خەڵکی شاری سلێمانی خەڵکی سلێمانی لە 160 لە 160 لە دەرەوە نانەخوا هەر بە ئاماری ڕستنی کامانە یعنی ئەگەر بەلەفەیەکیش بێچێتە دەرەوە تۆ ئەتوانی دوای حوتی ئێوارە تا ئەی بۆچی فاسفودەکان قەرەباڵەخترن ئەخر کاگەی ڕۆژ من ئەوەم پێوتی وتم هەموو شتێک ئێستا بۆ نمونە بن ئەگەر ئاماری کامل لێمەمەیە کۆمەڵە باوەڕ کە ناوی وامان بۆ هاتووە کە ناوی شوێنەکەی ناوە ئەم هەموو سروشتە جوانەی وێڵ کردووە ئەم هەموو ناوە جوانە لە کوردستانە نەیکردووە بە بەرنامەیە کە ڕێستۆراتەکەی ناو بنێ ڕێستۆرانتی قەیتەرانەکەی گۆڵێ ئەی پێتان وایە لە هەموو کوردستان لە ساعت چەندی خەڵک لە دەرێنان بخوا وەڵا من وەکو سلێمانی ئەتوانم سلێمانی لە 160 ئاماری ور باوەڕکە چەند ژەم لە دەرەوە لە دەرەوە لە ناو مەبەستمەوەیە ئەگەر بۆ یەک لە سلێمانی لە 160 لە دەرێ نانەخوا مەسەڵەن لە یعنی ڕۆژی ژەمێک لە دەرێخوا یا چۆن ئێستا بە زۆری ئێواران ئێستا بە زۆری ئێواران بە زۆری یانی تۆ نیۆڕان هەر خۆت چۆرە بازار ئەیبینی دەستخۆش چۆرە ئاشکەی بین شەف سەوسان بەخ شخصی خۆم بازەکەم ئام قسە ناکەم وەڵام ئامی ژوایە ئەو دۆڵمەی لە پێشدا لەم سناپی ناکە وەڵام دلیڤەری بۆ بێ سێ بەشی خواردنی دەرەوە دێ وەکو تێبینی خۆم بۆ سناپە بۆی سناپەوە سناپەوە سناپ طبعا زۆر شتی لابر لە ناو کەنتوری کوردەواریە شەف سەوسان دەستیش خۆش بێ لە هەولێری شەوە هاتوویت و ئەم خواردنە خۆشانە شەندێکی بەشێکی تۆیە ناوتە بەشێکی کەلسومخان هێناوێتی و ئەم خواردنە جوان و خۆشانە ئەمە چیە هێناوە ئەمە قوڕاوە کفتەی قوڕاو چەند جۆریە قوڕا وڵی ئەم یەک جۆر یەک جۆر بەس وابزانام سووریەکان بە جۆری جیاوازی شەیکەن سووریەکان بنەوە عشکایەکەن وابزان بە گەنمە کوتاوەیەکەن بە کودیەکەن بە زۆر نەوە دەکرێت بە زۆر نەوە دەکرێت تۆ چی و چی وێناوە ئەمە قوڕاوە ئەوەمی خۆ دروستە کردووە ئەم شۆت ئامادەم کرد نەخەوتومە تەواو قوڕاوم دروست کردیا دۆڵمەی گەڵامێ و بە ماستی لە حوتەوە بەڕێکەوتووی 5 مەنجەڵیشە ماشەڵا دروست کردووە نۆ هەر بژیت ئێ دۆڵمەی گەڵامێ و بە ماستی چێڵم دروست کرد طبعا بە ماستی مەڕی دروست ناکەم ئەوە لە هەولێریش ئاوا بە زۆری ژنانەی خۆنیان لێ هەموو دەیخۆ ئەم خۆم ئێستا جەدوەلم هەیە بۆ شەریکەیەک خواردن ئامادەکەم خۆم جەدوەلم داناوە بۆیان ئەو مۆزەفانێک کە ئەڵێن نایخۆن کەیف خۆیاتیان باچن دلیڤەری خۆیان باکەن بەڵام وا دروستم کردووە ڕاهاتوونە لەگەڵ خواردنەکەمە بەردەوام یعنی کە جەدوەلم دانا ئەڵێن ئەوڕۆ دۆڵمەمان هەیە بۆ نمونە ئەوڕۆ کفتەمان هەیە هەبوو یەکەم جار ڕقی لە دۆڵمە بێ و دوای جەدوەلەکەی تۆ ئێستا جگە لە خواردنی کوردی تااقەتی هیچی تری نەبێ هەوو سەوسان خان باسی شەریکەیەکەکە زیاتر لە 600 شەریکەی گەشتیاری لە کوردستان هەیە بە نووسنگە و ئەوانە هەمووی کارمەندیان هەیە چەند کەس لە شێفەکان پەیوەندیان پێوە کردووە بڵێ من ئامادەم خواردنی کارمەندەکانت بۆ حازر بکەم کەواتانی چەند شەریکە بکەی ئەگەر بۆ نمونە چەند کۆمپانیا ئەگەر کۆنتراکتە لەگەڵ بکەن لە هەولێر داوات لێ بکەن من ئەگەر شوێنی خۆم هەبێ زۆر لەبەروەی لە ماڵەش درستی دەکەیت نا ئەگەر شوێنم هەبێ جیاوازە لە ماڵەوە تاواکو شوێنەوەی ئەگەر شوێنم هەبێ بێ بۆ مەطعمەکە ئەگەر شوێنم هەبێ ئەتوانم تەڵەبە لە خۆم کۆکەمەوە خوێنکاران زۆر کەسشم فێر کردوم ساعت شێفی خۆم ئێستا ساعت شێفی خۆم وا خواردن دروست دەکە تۆ غەیری کوردی هیچی تر دروست ناکەی وەنا شەرقی و غەربی و بەحری و
مقبلات و ساردی و معجنات لە هەولێر زۆرتر داواکاری لەسەر کامیانە کوردیەکە والله ئێستا غەربی هەمووی زیاتر گەنج و مناڵەکانیان گەنج و مناڵەکانە بڵە ئێستا خۆم لە ماڵەوە خواردنی کوردەواری دەگەڕێتەوە سەر دایکان وایە مناڵەکانی خۆت کامیان بەعام بەگشتی هەمویان چۆنم فێر کردوونە من هێلکەڕوونەك دانانم ئێستا بەعام دیومە لە ماڵان هێلکەڕوون دروست دەکەن لە مەقرێکی دێنن داینێنە پێشی من جوانکاری بۆکەم کوڕێکم هەیە بە شێوەی مشک بۆی دروست دەکەم دوو دانە تووری لەسەر دانە من لوتەچی بۆ دروست دەکەم ئەیخوا دووسێ دانێ لێ ئەخوا بەڵام ئەگەر لە مەقرێکی بۆ بکەم و بێنم فڕی دەمە بەردەمی ئەمە نایخوا ئەگەر بێ و پیاوەکەم بێ سینیە دۆڵمەیەکی بۆم شێوەیە لە پێشی دانێم و جوانکاری و هەندێک شتی تا دروست بکەی دیزاین زۆر شەردە بۆ خواردن بۆ سفرە دیزاین یعنی تەبیعەت دەستە سەر خواردنەکە چ کوردەواری بێت لەوانەیە ئەو دۆڵمەی دانم دیزاینی بۆ دروستکەم ئێستا لەسەر مێزێک بۆت بڕازێنەوە پیزا و نازام چی هەرچی خواردنی غەربی بێتە پەردەمی نایخوا جگە لە دۆڵمەکەیە شەرتی دیزاینە لە هەموو خواردنێکە ئەنجا بۆیە ئێستا من وەکو دۆڵمە کە دروست دەکەم زیاتر لە 6 دەنگی بۆ دانانم لە سەقابەکەیە بۆی لێ بێزار نەبێ وا ناکەم یعنی هەموو ڕۆژ بۆی لێ نانێم مانجی جارێکیان بۆ لێنم لەوانەیە بڕاتم بۆ 2 مانگ جارێکیان بۆ لێنم بەڵام چی کفتەیان بۆ لە دنێ مەسەلەن لە مانگێکە 1 دانە خواردنی غەربیان بۆ لە دەنم بۆی ساویان نەسە دەرەوە بۆی بزانن کە ئەوانش غەربی ئەخۆن لە ماڵەوە بەڵام داوا ناکەم لە دەرەوە ئەوە ماڵی خۆتان بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێمە باسی ئەوواکەین چی بکەین بۆ ئەوەی کە ئێستا من لە قوتابخانەی هەولێر ئەهلی ئینگلیش تایمز خۆم شێفی وێندرم جەدوەلم بۆیان داناوە تەنها ڕۆژی سێشەمان پیتزا دێتە دەرەوە ژوورەوە ما باقی برنج و فاسۆلیا و گۆشتە برنجی سوور و زەڵاتەیانە دەمێ لەگە سینگی مریشک سپایکێتی خۆمانە کە دەرەوەی وڵات هەڵیان وەختی خۆی شعریەمان ئەوە هەرشتەمان دروست دەکرد هەویرمان دەشێلا ئەمان کرد بە هەرشتە کە ئەچی ئەوان بە شێوازە چیت کە گۆڕانگاریان تێکرد کردیان تۆ کردوتەوە بە کوردەکە بە هەڕشتەیە کە یا هەر بە سپاگێتەکەی ئەوانە سپایکێتی ئێستا کوا چێ دروستەکە ئێستا خواردنمان دێ لە دەرەوەی وڵات باینجانمان لە دەرەوەی وڵات دێ سە زۆرم پێخۆشە لێرە بەرهەمی خۆمان هەبێ شت بچینین شت بەرهەم بێنین ئێستا مۆزمان بۆ دێ بە کارتۆن کە دەیبینم کاربۆنی تێدایە بە زەبری کاربۆن زەر دەکرێ تێدەگەی سەحی نییە وەکو شێفەکان یا ڕێکخراو هیچ ئامارێکەیە چەنی هەولێر لە دەرێنان دەخۆن زۆر بەس گەنجەکانە پێ دوایە لە سەدا چەنی هەولێرە وەڵە لە سەدا 6 لە دەرێنان دەخوا خەڵک وەڵام من دەرم لە 199 وایە شخصە بە تەمەنەکان گەنجەکان بەعام ئێستا ئافرەت هەیە زیاتر هەمووی ئافرەت هەیە ناسیاری خۆمە پەیوەندی پێوە کە ئەڵە شێف چت کردوت نەکرێڵم فلانە وەڵڵا 1 هەفتەیە کەرەستەی دۆڵمم لە ناو سەلاجەی تااقەتم نی هەستم دروستی کەم ئەگەڕێت تۆ سەردایکەکان بەیانی زوو هەڵەسن شەو ئەخەون سعات 4 بەیانی منداڵی ئەخەوێ سعات 4 ئێوارێ هەڵەسن 1 جەمنان ئەخورێ وای لێ هاتووە هەموو تووشی مزعفات بوونا قژیان هەڵدەوەرێ ژێر چاویان ڕەش بووە وەکو ئەیان بینم مێشتیان لەسەر خۆیان نەماوە ئەو گەنجانی ئێستا یعنی ڕێز نەماوە احترام نەماوە بە هۆی چیەوەیە ڤایرۆسی موبایلەوە خواردنی بەیانیان نییە چکە خواردنی بەیانیان زۆر شەرتە بوو زانم دکتۆر تارە هەندێک لەم قسانەوە پشت ڕاست دەکاتەوە وەڵاهی بڵێم توان بڵێم لە سایاسە پشت ڕاستیەکەمەوە بەداخەوە یەت بۆ لای من ئەڵێ مناڵەکەم خەوی تەواو نییە ئەڵێم سعات چەنەخەوە لە سعات 2 ئەڵێم ئەی خۆتان وڵاتی مەش خۆمان تاو کاتە دانیشین ئەڵێم بەتەمای چیت خۆت دوعین بەتەمای مناڵەکە سعات دەبخەوێنی خۆ سعات سێ بچیتە ناو جێگاوە لەو سەرەوە ناخۆن نانی بەیانی و 2 ژەمیان ئەفەوتێ زۆر ڕاستە بەڕاستی یعنی من ئەیبینم ڕۆژانە ینی کارەساتێکە ئەو جیلەی کە دروسە بێت بڕوان ناکەم لە هیچ شوێنێکی ترا ئەو شتە هەبێت لەبەرەوەی دایکەکە خۆی درەن مناڵەکەش ئەخەوێنێ بۆی لەو سەر و هەروکیان درەن هەستن فەوتانی 2 ژەم بۆ تەمەنی گەشە هەر زۆر گرنگ دوایەوە بە فاستفودێکیش بە خواردنێکی خێرا قەرەبووی بکەیتەوە هەڵەسێ وەڵا ئیشتیای خواردنی نییە ئیتر تۆزێ پسکیتێک هێنێ و شەربەتێک ئەهێنێ و ئێوارێش یاخود ئەندۆمیر حازەکە ئەیخوا هەندێک لەم خواردنە کوردەواریانە ئەشتوانی ئەمە ئەتوانی هەڵی بگری ئێستا ئەو شفتەیە لەباتی بخەمە ناو سەمونەوە سەمون
لەبەرەوەی مادەی ئەوەی تێدایە خومڕۆ شتیوە قورسە لە بە معیدەی منە نانی تیری ئەیکەمە لەفە دەیان دەمێ لە خۆم لە حانوتی بە گۆشت ناکرێ هاي نشتا من منال بوم دایک منم هي بە کولەکە بۆی کردوین بە پیاز بۆی کردوین بە زۆرش دەکرێن بۆچی ئێمە هەر بەس چاومان لە گۆشت بێ لە قوتابخانە بەیانیان هەموو ڕۆژێ سعات 9 سوبیانە دەمێ سوبەکە چێ نیسکە بەڵام هەموو ڕۆژێ ئەو نیسکە سپیام دەمێ نایخۆن لەبەر گۆڕانکاری تیاکەمی هەر نییە کە ئەم شتە لای شێفێکی وەکو تو ئاوترێت چ ئەستێکەیە زۆر خەتەرە خراپە نییان یعنی مشەهیان نەماوە نانە ئەوە نا هەندێک کەس ئەڵێ کولتوری کوردی خواردنی کوردی هەر نییە هەر پەتاتە و دۆڵمە و گەرمە کوتا و ساوەر زۆر شتمان هەیە زۆر شتمان هەیە زۆر شتمان هەیە بەڵام گۆڕانکاری وەکو پێم وتی لەسەر مێزەکە ئەگەبی ڕازێنەوە زۆر شتمان لەبیر چۆتەوە دیزاین لەبیر چوتەوە ئێستا ئەمن تەمەنم 6 ساڵ بوو خواردنم دروست کردووە لەبەرچی دایکم شێف بوو ئێستا دایکم ئەمری خوای کردووە من کچی سنەوبەرم شێف سنەوبەر لە ئەسینای چوو خواردنی کوردەواری بردەوێن دەر مەطعەم ئەسینە دایکی من خواردنی کوردەواری لەوێن دەر چ خواردنی ئەو سەردەمە دایکە دروستی کردو ئێستا نەماوە یا مشتری زۆر کەمە خوازیاری زۆر کەمە بەخوای من هەم وەکو بینیم هیچ ناخۆم بەس ئەمن هەمووی دروست دەکەم وەکو نمونە ئەوەی زۆر ناخۆم گەرمە کوتاوە قوڕاو مزەورە هەرباوی نەماوە شلە ساوار هەرباوی نەماوە لەبەرەوەی شلە ساوار بە پەراسوی حیوانی دەکرێت ئێستا ئەیکەن بە مریشک بۆن ساردی لێدە ناخورێ تەواو لەبەر چاویان کەوت کاک مەحموود باسی لوشەی کردوە ئەوە وەرزێکەیە لە کوردستان بەس ئەگەر مەطعەمێک بۆ نمونە کەرەسەک ئەم کۆمەڵێک گەنج بخاتە کار و بچێت لوشە بهێنێ لە چیاکان و بیخاتە مەجەمیدەوە هەڵی گرێ و لە زستان تەواو بوو لە هاوینی شاسوپی لوشە بکات ناتوانین ئەتوانین بەس ئێمە مشکی لەمانەوەیە بەڕاستی یەک تەمبەڵین با بەڕاستی بڵێن حازر خۆرین دوو تااقەتی ئیبداعمان نییە هەمومانەمانەوێ باشیش بین گەورەش بین بشتینە پێشەوە بەس خۆمان دوو ناکەین بزانم شێفەکان چیەڵەن مەسەڵەن ئێمە تەمبەڵین یا ئێوە تااقەتتان نییە هەر مامەڵە لەگەڵ وەرزەکان ناکەن ئەمەی کە ئەمەلخانەڵێ ئێوە ناتوان بیکەنەوەندە زەحمەتە من شێف شێروان لە کەرکووکەواتم من گەرمیانی هیچمان کەمتر نییە لە ڕەواندز و لە ئەوانی لە ڕانی و لە ئینەکانەکرێت ئێمە خۆمان تیامانە هەیە دەعمێکمان نییە ئێمە ترسێکەیە لە ژیانمانە لە هەموو شێفەکان بەحەز برادران بەحەز کۆنیانە کرد باوەڕت بێ کاگرنت سۆسی بەشەمێلە تەمەنی 1651 عایلەی دروستیان کردو حتا ئێستا بەردەوامە ئەی بۆ خواردنە کوردەوارەکان بەردەوام نییە بۆ کۆنە ڕاستە خۆ ئێستا ئێمە ئەگەر کێشەی نەخۆشیمان هەبێ لە مەسەلەی خواردن گەنمەکان بڵین جۆلاتین لە ڕێخۆڵگەکانمان تۆزە لاواز بۆ قۆڵ و نوشتان خۆ بیزەش خۆ بە ئین ناکرێت بیزەش بە هەویرەکرێت خواردنەکانی تریش بە هەویرەکرێت ئێمە داهێنانمان هەیە خۆ تو بەحسی یابانت کرد لە یەکەم جارەوە گرانترین گۆشتی دنیا یابانیە واگیۆ یابانیە جولای بە 700 دلارە چۆن دروست دەکرێت چۆن بەخێوە کرێ ئەو ئاژەڵە خۆ ئێمە ناوچەی ئاژەڵداری بڵێن منتەقەی شارەزور بۆ شتێوان ناکەن ئێمە سەرچاوی گۆشتەکان ساوی لە حەسارەکانە بەخێوە گۆشتەکانمان لە تەشتێکیاندانەوە سەرچاوی گۆشتەکانمان لە گۆشتەکانمان هەمووی هەندیە سێ چوار داکرێتەوە بەحسی خواردنمان کرد ئێمە لە ساڵی 94 لە شارع زاید لە دوبەی کەباب ئەربیل کرایەوە خەڵک بەس لەبەر خاتر نەک قاپشۆری لە کەرکووکەوە برد خەڵک لە خۆشی چایەکە هات بەحسی چای بکەین بەحەز نانەکەی بکەین بەحەز شتەکەی بکەین کەباب بوو کەباب لە تەنیش دەنازەی دانە دەستی بۆ وایان نە ئەگەر بەحەز خواردنی کوردەواری بکەین بەحەز لە کەرکووک یەک ماڵێکمان هەیە ماڵی باوکم ئەوسە ماڵی دایکشمیان کردەوە فەرعی دوم خواردنی کوردەواری عەرەب دێ خوا کوردەکانڕە لە منتەقە عەرەبیەکان خواردنی فاستفود دەخوا کێشەکانی ئێمە زۆرە دامی ئەوەیە کە بەحەز کۆنەکەین یان بەحەز گەشتیاری نییە من لە 2007 ژیانی هاوسەربین پێ ناچوومە دوکان دوو مەطعەمی تیانە بوو ئێستا 50 مەطعەم تیا بەس ماسێ برژێنێ لەسەر جادەک چۆن شتیمان نیە شتمان هەیە بەڵام ئێمە خۆمان بەکەم ئەزانین خۆمان بەکەم ئەزانین ئێمە هەمومان زۆریمان لە هەندێکیان لە کۆمپانی لە دنیادا بۆ نمونە با سەیریکە من
خۆم پێم وایە کولتوری کوردی زۆر دەوڵەمەنە، خواردنی کوردی زۆر دەوڵەمەنە، وایە وەکو دکتۆر تاراوتی وەکو میوانە خۆشەویستەکانم وتی، بەڵام حەقیقەیەک هەیە دانی پیا بنن. لە دنیادا ناسراو نییە وەکو چێشخانەی تورکی و ئێرانی و لوبنانی و ئەوە ڕووسی و نازانم چی وەکو خواردنی یابانی و وەکو چینی و مەطبەخی کوردی نائامادەیە. ئێمە ساڵی پارەوە فیستیڤالە کرا ئەمەلخانش بەحسی کرد لە هەولێر، بایم ساڵش بکرێ، ساڵی پار یەک شێفێکی سلێمانی بەشداری نەکرد. بەغدایەکان هەمووی بۆ بەشداریان نەکرد، کەس لە خۆی ڕنابینێ. دعم نییە، دعمش نییە. جگە لە دامیش عفو دامش نییە. ئەو برادرانی هەولێر ماڵی شێفەکان بەشداریان کرد، چەند مەدالیان وەرگرت. ئێمە خۆمان خۆ لە خۆمانە کێشە لە خۆمانە. من لە کەرکووکەوە هاتوومە بۆ ئەم تۆ بۆ نمونە ئەوە چ پەیوەندی بە دەعمەوە. چەندین ڕێستۆرانتی بەناوبانگ، چەندین خواردنگی بەناوبانگ لە سلێمانی هەیە، یعنی کەسێک نەبوو بەشداری بکە؟ کەسێک نەبوو بەشداریکەوە، ئەمەلخان خۆی لێ بوو. علاقەی بەوە نییە. من خۆشحاڵم لە کەرکووکەوە هاتووە بەخێر بێ، بەڵام کاتێک کە تۆ پێشبڕکێیەکەی ناوی کێبڕکێیە، تۆ پێویستت بە دەعمی خەڵک نییە، تۆ پێویستت بە خۆت بناسێنی. ئەی بۆ بەشداریان نەکردو؟ وەڵاهی ئەوە کاک مەحموود دەبێت وەڵامی بداتەوە. وەڵاهی کاک ڕەنج دەستان خۆش بێ پرسیارە بەنسبەتی شێفەکان کاتۆ مەلخان خۆی ئەدانێ هەمووی ساڵێکە کە ئێمە کۆمان کردوونەوە لەگەڵ کۆمەڵایە کارەکەن وە ناساندنمان بۆ کردوون لە هەموو بۆنەکانە. ئەم ساڵ گەورەترە بێ، هەمویان بەشدارە بن؟ بوونی هەبوو. بەڵێ ئەم ساڵ هەمووی بەشدارە بێ؟ هەمووی بەشدارە بێ ئینشاءڵڵا. دەست خۆش. بەڵێ کەی تر قسەی هەیە لە خانمەکان یا جەنابتان؟ ئەو بەڵێ بەڵێ هەمووی ئەڵێن دەعم. من حەسەکەم بزانم شێفەکان مشکلیان چییە کە ئەڵێن دەعم 100 دەگرێتەوە. چ شتێک هەیە کە دەستی گشت و گوزارەتوانێت بۆتان حەلکە؟ تۆ وەڵام بەرەوە کێشەکە چییە؟ شتێکەیە کە حکوومەت بەرپرسیارە و نەیکردووە با وازح بین، چونکە تۆ لە کەرتی تایبەت مەسئولە لەوەی کە شتێک پێشانی من بدا هەتا من بتوانم دەرفەتێکی بۆ ڕاستەکە. چی بکا مەسەڵەن؟ دەستخۆشیتان لێکەم بۆم بەرنامەیە بەڕاستی تەوەرێکی زۆرتان ڕوژانوە، هەموویشی ڕقنەی هەیە. وەکو دام من نازانم چ پێویستی بە دامە. من ئەگەر بمێ خۆم دەرکەوم یا خواردنی خۆم بناسێنم ئەبێ خۆم هەنگاو بنێم، چاوەڕێی کەسی تر ناکەم دەسم بگرێ بمهێنێتە مەیدانەوە. ئەوە کەوێتەوە سەر کەسەکە خۆی، خودی کەسەکە خۆی. بەڵام وەکو کۆمەڵ ئەبێت جاروبار کە بۆ نمونە شتێکی وا ئەبێت ئەندامانی خۆیان وەکو شێفەکان ئاگادار بکەنەوە. ئەو وەکو ئەرکێکی ئەوان وایە، لەوانەیە مە بێ ئاگابین لە زۆر شت کە ڕوئەیە. کاگڕنج باسی ئەوەت کرد کە ئێمە مەطبەخی کوردی نەناسراوین. ڕاستە، لەبەر ئەوەی ئێمە کولتورمان لە مێژووە دزراوە، یعنی ئەمە شتێکی تر نییە. ئێمە بریانیمان لە هەموو وڵاتێکە هەیە، ئەوان پێڵێن ڤێجیتەیبڵ ڕایس، ئەمە بریانێکی ئێمەیە. بۆ نمونە گۆشتاوی خۆمان ئەوان پێڵێن گوڵاش، هەموو جیهان بە گوڵاشی ناسێ، بەڵام هەر گۆشتا. ژیان خۆی لە ڕۆژهەڵاتی ناوینەوە دەستی پێ کردووە. هەموو مەطبەخەکانی جیهان ئەگەر تۆ بیگەڕێنیتەوە ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوینەوە بڵاوبۆتەوە، کەواتە کللتورێکی ئێمەیە دزراوە، هەر نەتەوەیەکیش ناوی لێنەوە. بۆ نمونە ئێمە کەلانەمان هەیە، ناوەشکێنەمان هەیە. ناوەشکێنە وڵاتانی تر پەرەیان پێیاوە، شەکری تێ ئەکەنەوە، خۆمڕی تێ ئەەکەیت و ئەمە. ئەوە لەبەرەوەی نەبوونی زۆری زانیاریە، یان کەسێک نییە ئیحتیمامی هەبێت بۆی کە کللتوری لە ناو نەچێ. یعنی بەس نییە برنج و فاسۆلیا، بەس نییە برنج و بانجان، بەس نییە بەیەگن و عجیپا، بەس نییە ئەوە. منیش لەگەڵ ئەوەیان کە گۆڕانکاری بکرێت، لەگەڵ ئەوەیان کە ئەمانە بکرێتە پاکێچەوە، لەگەڵ ئەوەیان کە تەوزیعی لە لای وڵاتەکانی تریش بکرێت کە لە ڕۆژهەڵاتی ناوین لە بڵێن لە عێراقا لە سلێمانیا کفتەی سلێمانی هەیە. تۆ خۆ بەچی بەناوبانگیت؟ شێف کێ بووی؟ من ناوم بێگەردە، خاوەنی خواردەمەنی سانتورینیم. کە خواردەمەنی چی؟ سانتورینی. سانتورینی شوێنێکی کللتوری یۆنانیە کە ئێستش لە زۆر یعنی لە زۆری جێگاکانی بە ئەسب بۆی سەرەکەون. ناوی ئەوم لێنەوە. چی بەناوبانگی کوردیتان هەیە؟ من شەرقی و یعنی فاستفود و خواردنی کوردەواری ئێمە گەنمە کوتا و پەڵپینە. پەڵپینە چۆنەیکەن؟ پەڵپینە چیتان لە پەڵپینە کردووە؟ وەر بە شۆربە؟ بە شۆربە.
گەنمە کوتاویش زۆر یعنی چونکە وەرزیە زستان زۆر داوایەکەن. بەڵێ مامەساگیان بەخێر بێ جەنابەت چ فەرمایشتەکەی لەسەر ئەو قسانەی کرمانیا باجیم فەرموو. بەسە برایم کۆمەڵی میانخان چێشخانەکان ئەمیداری گشتیە بۆ مەسلەی خواردەمەنی و مەسلەی ئەم بڵێ مەسەلە گلەی لە حکوومەتەکە بکەین کە ئەمە هەوی وەسفەکەن ئەم شتانە هەمووی تۆ شتێکی باشە پێشکەوتنەکەمان پێشکەوتن تازەگەری بکەین تازەگەری بەڵام حکوومەتەکەی ئێمە ئەم حکوومەتی سوپاسی حکوومەتی خۆمانە بەڵام لێرە ئێمە سە مۆڵەتێک وەرەگرم بۆ ڕیسۆراتێکی خۆم ئەم مۆڵەتە تا ئەگەم و تا ئەیکەمەوە 2 ملیۆن تێچێ وایە 2 ملیۆنی تێچێ ئەم نێرێ بۆ سەحە ئەم نێرێ بۆ ئەم شوێنانەکە ئەگەر 2 ملیۆن تا ئەگەمە دوکانەکەمەوە سەیرەکەم نیوەی ئەگەر لە وەرزا بیکەم ئەگەر لە وەرزا بیکەم وەرزستان بێ یان وەرزیان ئەگەر لە وەرزستانە بیکەمەوە ئەبێ بەهار دەستکەمەوە بە ئیش اینجا لێرەیە ئەم حکوومەت یاریێمی خۆمانە پێمان وتە کۆمەڵی میوانخان چێشخانەکان تا ئێستا 4-5 کتابمان کردووە لە 2007 و 2008ەوە تکاکەین ئەگەر مۆڵەت درا بە شوێنە چێشخانەکان ئینەکان گازە من خواردەمەنی بخوت بۆمان پێڵی چێشخانە بە هەموو شتێ پێڵی چێشخان ئیتر گاز بێ خواردەمەنی بە هەرچێ بێ بەڵێ لێرەیە کە مۆڵەتەیە من دوکانێکم هەیە دوکانێکم نەزانی ئیشم باشە ئیشەکەم باشە و چەند ساڵ بەردەوام لە تەنیش خۆمە ئەیکاتۆ دوکانێکی ترم بۆ کاتۆ ئەیکاتۆ بە گەز ئەیکا بە کەبابخانە کەچی بۆ سەیدەلیاڵێ با 500 مەتر دوور مەبەستەکەی مەم لێرە کەچی لە تەنیش تۆ ئەیکاتەوە مەبەستەکە لێرە دوکان وەڵام منیش ئەوەم زۆر بینیوە چاولێکەری نەخۆیە بێ بە شت نایڵە ئەوی تریش بەردەوام بێ تێبینەکە و بەجێە خاڵاکرم بزانینەڵێ چی قسەت ماوە بەڵێ دەست خۆش بە بەڵێ عیبی نییە تەبەن سواسی هەموو لایەکتانەکەم پڕ بەدڵ جەماعەت بەخێر بن یاخوا باسی هەموو شتێکرا ئێمە باسی چی بکەین ئیتر لەوە زیاتر جەنابتان ئەفەرمونون ئەڵێن ئەمە کەمە بۆ کللتور و کەلەپوری تۆ ڕازیت بە زۆر ێزانی بە زۆر ێزانی بۆچی مەسەلەن میلەتێ بۆ نمونە خۆی ئاژەڵی ماڵی کردبێ هەر 3 جۆر پەنیری هەیە فەڕەنسا بەس پەنیر 3000 جۆر پەنیری نەخێر ئێمە ئەتوانم لەوەتەی هێن ئێمە گەنم و داچاندنمان کردووە مێژوو واڵێ زاناکان واڵێن کەچی ئێمە هەر نانی تیری و نانی هەورامیمانەیە بەس سەمون ساڵانە سەدان جۆری جیاوازی لەلایەن بەیکەریەکان و هەویر شێلەکان و کاری هەویرەوە سەکانتان زۆر تەواوە مسپاسی هەموو لایەکتانەکەم و دەستان خۆش بێ ئێمە وەکو جەنابی کاک گۆران وتی ئێمە ئەتوانم بڵم نزیکی 1000 نەوع خواردنمان هەیە بەڵام ئەمە هەر نمونەیەکی بچکۆلێ پێشینان وتیانە دەنچێکە لە خەرمانێک بەڕاستی پێ بڵێ ئەم ڕقەمەی کە کاک ڕزگار باسێکە کاگۆران باسێکە ڕاستی و پێ بڵم ئەم 1600 من نایبینم تۆش نایبینیت تۆی بینیت ئەر ئێوەی بینن کاکە شێفن ئەخر بە عەرزەکەم بۆچی 1600 لەسەر وەرەقە من چی لێ بکەم لەسەر سفرامەوە باشە ڕاستەکەی لەگەڵتام بەڵام من ئەگەر کردم ئەی فرۆشتنەکەی چۆنە جا تۆ ئەگەر بەتام بیکە خۆ لەو 1600 وردە هەر مشتری بۆ باشە لەگەڵ تام ڕێزمێ من خاوەنی کللتور و کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریمم مەطعەمم هەیە وەنیە بەیانی من ئەتوانم بڵم ئێستا 5 نوع من ناڵم بەس ماڵی سۆفی کەریم 1600 کە دروست بەڵێ قوربان بە عەرزەکەم من 5 نوع خواردنم هەیە بەیانی ئەیکەم بەدا چی هەیە لە ماڵی سۆفی کەریم من والله بڵم هەتا بڵێم 5-6 نوعم هەیە 5-6 نوع بەڵێ بەڵام سۆفی کەریمەوەیە کە حەسەن زیرەکی نەمر هاتووە بەڵێ قوربان بەڵێ من بەیانی ئەیکەم بەدا بەڵام ئەو پێنجێکە ئێستا ئیزافەیەکەم چێ کە فیلمە بیفرۆشم چوم ئەمە ئەرکی هەیە غازی هەیە شاگردی هەیە کەم وردە کەم وردە من ئێستا برنجەکە نافرۆشم ئەجا نەخوازە 5 ئیزافە جەنابتان فەرمووتان ئێوە ئەتوانن بڵم ئیزافەی کە نێمە ئیزافەیەکەین برە هەموو ئەوانە دەستیان خۆش بێ خاوەنیش ئەتوانم بڵم معلوماتێکی زۆرن بەڵام ئەگەر نەفرۆشێ چی لێکەن ئەم باجێ لێم پرسی ئەڵەم وتم تۆ ڕۆژی بای 500 دەفرۆشی ئەڵێ نەبای 200 فرۆشم ئێ باشە 200 حسابی بۆ بکە تۆ گەر شاگردی بێ بەیانی ناڕێیتەوە
جنابی کاک محمود فەرمووی احترامم هەیە بۆ ئەو خوشکە بەڕێزە تێگەی پار پێرار بوو ئێمە لەگەڵ جانابی بۆ خەڵکەیە 50-60 دەفتەرە بەس بە ناو ئەی هێنێ بۆ سلێمانی و هەولێر بەس بە ناوی براندە ئێمە ئەو کەفیلیە ناکەین ئێمە پێرار بوو لەگەڵ جەنابی ئەمەرخانە دانیشتین وتمان ئێمە ئێستا خواردنەکەمان تێگەی خەریکی ناوەکەی ئەگۆڕین کابرایان مەطعەمێکە کاتەوە بە ناوێکەوە نازانی چییە بە دەڵێ فلان مەطعەم دەستەکانی خۆش بێت تۆ کۆکی لەگەڵام یا نەخێر بازاڕێکە ئەتوانی جێپەنجە و هەبێت و قازانجیش بکەیت من جارێ بە خێراتنی هەموو میوانەکانەکەم خۆم شێف کوێستانم 8 ساڵە خۆش بێ 8 ساڵە خواردنگەم هەیە و هەر بە تەنیاش بوومە ئیتر چەنەها ستافیشمێ و بەردەوامیش بوومە ڕیکلامیشم هەتای سالی شوێنەکانە کردووە خۆشتێکی باشە نەکردووە لەمە دوابیکە ئەزانم خەڵک خۆی ڕیکلامی بۆم کردووە لەبەرەوەی کە خواردنەکانم تۆ چوویتە بە 5 و گوتووە 5 چوە بەدەی وتووە زیادی کردووە چی هەیە هەموو ڕۆژە دنەوە خواردنم هێچگە لە بەیانیان هەموو ڕۆژە ئیتر لە 2 نەوە برنج ساوەر قەرە خەرمان کفتە شفتە ئیتر کوبە نیسک و پەڵپینە 5 نەوە عشلە بێجگەلۆی کە بەیانیانی 4-5 نەوەمان لە هێلکە و مەخلەمە و لە نیسک و لە قەیماخ و ماست و چەند جۆر هێلکە و ڕۆن هەیە توانین بیکەین و ئێمە سادەکە بەلایانی کە من 5 جۆر بەیانیان ئەکەین جاری وایە چی و چییە ناوەکان کوڵاویان بۆکەین لە ڕۆنیەکەین ئیوا هەیە حەزی لێ پیازی تێکەیت و هێلکەی تێکەی وا هەیە هەر قیمە و هێلکەیە ئیوا هەیە هەر قیمە و هێلکە و تەماتەیە ئیتر سێ چوار کێ بەهینی تەڵەبەکە خۆی حەزی لێبێ بە چ شێوەیەک بوویمان کردووە و تیاشە سەرکەوتوو بووینە کفتەی کوێەکەیت کفتەی سابوونکەرانەکەم ئەی ڕەواندز لێ زانی لێم نەزانیوە یعنی پیاشانە چوومە خەتا لە خۆم بووە بەس نەشم خواردە بەس کفتەی نام قوڕاو بووەچی برن سپیەکەم خواردووە بە زۆک و خواردنگە ینی ئەوەی کە فێریش بوومە من سپاسی کەسخانە چێشخانەی یەکتر شێفەکان ئەچم من خۆک و خۆمەگەڕێم کە ئەشتمە هەر شوێنێک دایمەن مناڵەکان مەڵەکە میوانم لەگەڵە ئەڵێ سەی دایکم کەن بەس زانیاری وەرەگرێ یعنی قەت بۆ زانیاریەت یا بۆ تام بۆ تامەچم بۆ دەستخۆشیێتم هەتاچم بە بێدەنگی ڕەخنەشی لێگرم بۆی یعنی ئەڵم ئەم شتە داوە وەکو ئەوەی کە خۆم قەت زۆر کەس پاڵنەر و سەرسامی خواردنی یەکترن مەسەلەن کەسی تیا سەرسامی خواردنی یەکتر زۆر سەرسابی زۆربەی مەدعەم بوومە کە چوومە لە دەرێ بەس ئێمە لێرەیە شتێکی ترمانەیە ئەمەلخان وتی گیاییەکەمان هەبێ بیکەینە هەڵی گرین بۆ وەرزەکان ئێمە وەکو سەحەر ڕێگامان پێنادا هیچ شتێک هەڵگرین لە ناو مجەمیدەیە یەک شت نابێڵگرین گۆشتەکە نابێ بتوێتەوە بێ بە دووجار مێسە گۆشتەکە سەرەکیە بۆ ناو مەدعەم بەس وەک ئێوایە ڕاستەکەی بەس وەکو ژیانە شتێکی کەم ئەمە قنێرە ئەمە گیابرژۆکەیە گیا چەندەوە گیابرژۆکە لێکێدەی ئەمە قۆڵەکەی هیچ نابێت من بۆ ماڵی خۆم مجەمیدەم لە سەرداناوە جاران وشکە کراوە هەیە ئەبێ بیکەی بەس ئێمە ڕێگە پێ نادرین تەندروستی قسە کاکڕەنج من خۆم لە ماڵ ئەو گیایی بەهارە زەردیەکەمەوەی خەمە مجەمیدە بەس کە خاو بۆ نابێ بەکاری بێنی ڕاستەکەی بەس لە سەحە لە دوکان ناهێڵ ئەخ سەحە بێ پاکێجینی سەحە بەکاربێنی نەکەوەی کە هەر کەسە و نەوەیەک بێت گرنگە بەڵە دکتۆر ئەوە ئاسایی نییە مەسەلەن ئەگەر پاکێجینی تایبەتی لەژێر ڕێنمایی وەزارەتی تەندروستیە شتە دەگمەنە کێویلەکان هەڵبگری بەڵێ خۆی ئاساییە بەبەستووی ئاساییە و زۆر ئاساییشە بەسترەوێت لایەنی تەبعاً وەزارەت نازانم تا چەندێک ڕێگەی شتەکان ئەیە بەڵام ئەگەر تو معمەلێک بێت ئەم گیایانە یان شتێکی دەگمەن لە ناو معمەلەکەیە و لەژێر چاودێری وەزارەتی تەندروستیە بکرێ بێگومانە و کاتە زۆر ئاسایی دەرەچێت. تەماتەی کوردی سەلەت لە تەکرێ وشکەکرێتەوە نرخە خۆراکیەکەی کەمە بێتەوە؟ مەگەر بڵی هەندێک جۆر ڤیتامینی کەمە بێتەوە ئەگینا بەعکسەوە هەندێک جۆر کانزەوە مەوادی بەعکسە و هینترە بێتەوە چۆن ئەڵێن خەستر ئەبێتەوە. هانی شتی کوردیەیە کە وشک بکرێتەوە سێ و قۆخ نازانم چی ئەوەی کە لە باخەکانە ئەوەرێ و بێگومان هانی ئەیەم لەبەر ئەوەی هیچ لایەنێکی بڵین ناتەندروستی نییە لایەنێکی تەندروستە بەعکسەوە و ئەتوانین ئەو شتێک کێسە وشکم کردووە دوایی بەکاری بێنمەوە ئەمە هەروەکو بۆ نمونە سێوێک کە تۆ وشکەکەیتەوە ئەتوانین لە زستانە وەکو شیرینێک بەکاری بێنیتەوە کەواتە هەم لایەنی تەندروستیەکەی هەم لایەنی ئەو لایەنەی کە لەو کاتەیە شتە هەرزانە بیکە
وشکی کەرەوە بۆی دوای ئیسفادەی لێ بکەیتەوە. باشە من هەتا ئێستا وەڵامەکەم دەست نەکەوتووە بەشێکشی پەیوەندی بەوە هەیە بەڕاستی سەقفی دنیابینی و ویست و حەزەکانی ئێمە زۆر سنووردارە. مەطعەمێکە کاتەوە لە سابونکەران لە سلێمانی تۆزێ مشتری هەبێ ئیتر ئەڵێ تاڵ قەیناکە خوانەی بڕێ ئەمەیان ئینکاری ناکرێ بەڵام خوش پێینەوە توی مەسەلەن بە سنوورداری بیر بکەرەوە KFC بۆ لە هەموو گۆی زەوی هەبێت بەڵام KFC لە هەولێر بیخۆی لە ئەمریکا بیخۆی هەمان هەویرە هەمان موادە هەمان شێوازی پێشکەشکردنە هەمان تام و چێژی هەیە بۆیە کە برنجێکی خۆی کۆدی بۆ داناوە باشە باش کاتێک کە تۆ ئەبی بە خاوەنی خواردنێک ئەبێ ئەوەی کە ئەمڕۆ بۆ دیعایە دروستیەکەی بۆ مشتریەکەشە تەرەوە دروستکەی نەک ئەمڕۆ بۆ فستیڤالێک خۆت ماندوو کردووە خواردنێکت دروست کردووە بەیانی لە مەطعەمەکە ئەم کواڵیەتی لە خواردنەکە نابینی یاخود شێوازی دانانەکەی یاخود پاک و خاوێنەکەی یاخود دانانەکەی ئەو ینی تۆ زۆر جارە چیتە مەطعەمێکەوە نەدەستکێشی بەکارهێناوە نەبەدلەیەکی وای هەیە نەمێزەکەی جوان ڕازاوەتەوە ئەستان ئەگەر خواردنەکەشی خۆش بێ کەسەکە خۆیە پارێزێ ناچێت بابەتی خواردن عیلاقەی نییە بەستەنها بە جۆری خواردنەکەەوە خاتون باسیێواکە نازم من خۆم لە ماڵەوە ئەوەندەی هەر لە مناڵیەوە خواردنی کوردەواری و مێز و خواردنم کوردەواری ئەوەندە دەرەوە نییە فاسفود دەخۆین بەس با کەم بێ خواردن تەماتەی کوردی ئێستا وەرزێتی چەندێک ئێمە ئەم تەماتەیە وشکەکەین بە دەستوری قەدیم و دوای بیهاڕین و لە شوشەیە هەڵیگرین هیچ شتێک ناچێ ئێمە کواڵێتی هەڵگرتن دانان بەکارهێنانمان لاوازە ڕوان پێ بکە خوێنەواری ئەمەمان لاوازە ئێمە 32 ساڵە حکومەکەین لە سیستمی گەشتیاری ئەم وڵاتەدا نەمانتوانیوە فێری ئەوە ببین لە زۆربەی شوێنەکان کە ئەچی تخوا چاو ئاوا بۆ دانانن بەڵێ ئاوا چادانن ئێوە شێفن بە شاگردەکانتان بڵێن ئێوە خاوەنی ڕێستۆرانتن بە شاگردەکانتان بڵێن بەو خوایە چەند جار چایان ئەیهێنن بۆت یعنی طبیعەتێ ناچێتە سەری تۆ لێوی چا چۆن نەگیرێ لێوی لێوانەکە چۆن نەگریت بڕوان پێ بکە هەندێک شوێن کوپی ئەم دەستکەی هەیە کەچی ئاوا چاکەوە بۆ دانە ڕێک لێوی یەگرێ نازانی پێشووتر دەستی شتووە دەستیشی شت بێ پاکیش بێ دەستی هەر نابێ وادای هەندێک شت هەیە لە ڕووی شێواز و ئادابی خزمەتکردنەوە ئەوەش کاریگەری هەیە لەوەی کە تۆ بەناوبانگ خۆشترین خواردن دروست بکە کە جوان داینەنەی ئێستا من کە شاگرد دوشتم هاتووە لەوانەیە بڵێم 8 ساڵە هەمە ئەوە نییە ئەنی شاگردم فێر کردووە ئەم شتە خواردنە ئەبەی ئاوا پەنجەبی ئاوا جامەکە بگرە یعنی دووسێ ئاو بەدەستەوە مەگرێ بە سینی یەکدانی یعنی ئەمانە بوو لە ماڵەوە هەیە ئێمە خۆمان ئەبێ لە ماڵەوە زیاد ئەمەمان هەبێ وەک دەرزێک چۆن ئەڵین مەکتەب ماڵی دووەمە فێریەکە ئەبێ خۆشمان بۆ مناڵە من مناڵم فاسفود هەر ناخوا لەبەری ڕێک پێی نەخۆشەکەون نەکەری خۆم شتی خۆمان و کوردەواری خۆن هەر نەبێ یەک تەماتە قاژەکە بەنانەوەی خۆ من شەب ئاورین خاوەنی خوانی ئاورینگم بەشداری چەندین فستیڤال و پێشانگەکانم کردووە لە ئێستاشە خاوەنی مەطعەم و کافتریای زانکۆی جیهانم بۆیە من ئەمەوێ سەرنجێکی باش لێرە بیەم کاتێک خوێندکارەکانی جامیعەت تەبعەن مەرحەلەیەکی گەورەیە لە ئیبتیدائیە ئەبینی هەمووی لە فەو ئەو شتانیان خواردووە کەێنە لای ئێمە من نزیکەی 30 جۆر خواردنم هەیە لە ناو کافتریاکە کوردەواریش و فاسفوتیش زیاتر سیر ئەەکەی گەنجەکان خوێندکارەکان دەست بۆ فاسفوتەکە ئەبەن کە کاتێ ئەبینی نەخۆشن یەن ئەڵەن ئێمە ئەمڕۆ ماعیدەمان تەواو نییە خواردنی کوردەوارێکە ئەخۆین ئەی ئەڵم پێشووتر بۆ نایخۆن ئەڵێ حەزمان لە فاسفودەکەیە لەبەری لە مناڵیەوە ڕاهات لەبەر لە مناڵیەوە ڕاهاتون بەڵام ئەگەر لە فرۆشگای مەکتەبەکەیەوە کە ئەمەلخان ئەڵێ لە ئەچم بۆ لای وەزیر بکرێ بە کوردیەکان ئەو کاتەیەتە کە هاتە لای من زیاتر خواردنی کوردەوارێکە ئەخۆن بەڵام من ئێستا هەندێ سوبی تایبەتم بە خۆم دروست کردووە کە لە ناو کافتریاکە ئەوێ تایبەتم کرۆ بە خوێندکارەکانی خۆم سوبەکان هەرچی سەوزەی یعنی کوردەواری هەیە من هەمووی وشک ئەکەمەوە هاوینان هەر هەموویم کە وشک کردەوە دوای ئەوە ئەیهاڕم و دای ئەنێم زستانان بەکاری ئەهێنەوە هەموو جۆرە سەوزە واتە کەوەر و کەرەوز و ئەم شتانە پاڵپینە بەجیا
اینجا هەندێک گژوگیای بەهارە هەیە من ئەوانە دائەنێم لە زستانە لەگەڵ گەرمە کوتاویا شۆفان ئەم شتانە تێکەڵی ئەەکەم و سوبیان لێ دروست ئەەکەم ئەمە خواردنێکی بەیانیانە کە لەگەڵ هێلکە و نانی بانی بەکاری ئەهێنم. ئەو بەس لە کافتریاکەی خۆتانەیە؟ ئەمە بەڵێ لە کافتریاکە بەڵام زۆر جار لە دەرەوە داوام لێ ئەەکەن بۆیان ئەنێرم بە ئۆردەرات. دەستە خۆش بەسپاس دەکەم. کاک سیڤەر وا بزانم چێشتخانەی سامان چێشتخانەیەکی تری سامانیش هەیە لە ئەڵمانیا لە کۆڵن لە کۆڵن ئەویش مای دڵخۆشیە هەرچەندە شێوازەکەتان جیاوازە لە مەطعم سامانی سلێمانی و لەو پیشەی کە لە وەستا سامانی باوکە تەمەند درێژ بۆ ئێوە ماوەتەوە بەڵام دڵخۆش بووم بەویش ئەویش لە ئەڵمانیا خزمەتێکی کردووە زۆر جار ئەم بینی ئەجنەبی و شتە چە بەڵە کاگرنج ئەفۆی ئەڵمانیا هی ئێمە نییە پەیوەندی بە ئێمە نییە بەس ئەڵم دانێکی تریش هەیە بەس ئێوە مەطعم سامانی سلێمانی ئێستا تازەترین فراوانکردنتان لە دووبەی کردوتان بەڵە کاگرنج یعنی دووە سوار و 21 بە دواوە قەنعاتمان بۆ ناکاتەوە سوحکەین کام برایان دەپەرینە دەرەوە یعنی پێشوازی عەرەب چۆنە لەوێ بۆ زۆر باشە کاگرنج یعنی کورد و سلێمانی کلتورێکی کەڵەگەتی هەیە لە خواردنە یعنی ئەگە بتێک میلەتێک بناسێنی شارێک بناسێنی یەکەم شت دەستی بەبەری لە ڕێی خواردن و چێشخانەکەتەوە لە ڕێی زیاتر عەرەب حەزی لە چ خواردنێکی مەطعم سامانە لە دووبەی ئێمە هێشتا نەمان کردەوە ئەفو تاو نەبووین یەکی دەی ئەم ساڵێکینەوە یعنی ئینشەڵڵا مانگونیەک 40-50 ڕۆژی تر تەواوبین و ئیفتیتاحی کردن ئامانجەکەتان گەشتیارانی کوردە یا ئەتانەوێت سەرنجی عەرەب ڕام سەرنجی عەرەب و خەلیج کاگرن چونکە خواردنی کورد بە چێژە ئەمڕۆ لە عالەمە لە سەر ئاستی خلیجیشە دوو نوع خواردن زۆر لە پێشینەیە یەکەم تورکی دووهەم عراقی خواردنی کوردیش بەشێکە لە خواردنی عراقی یعنی ئێمەش کوردی جوگرافیەوە لە ڕووی جوگرافی کوردی زۆر قەدیمە عراق زۆر تازە بەڵێ لە ڕووی جوگرافیەوە کە ئەڵێ عراقی کوردیش ئەگرێتەوە ئەو خواردنی کوردی بەش یعنی ئەکرێ بەشێک بێ لەوانی کە لە خلیجە بێتە مستەوای خواردنی دەرەجەیەکانەوە و لە عەرەب و ئیمارات بەعام و ئیمارەی دووبەی و بگرە لە سینەوە تا کۆریای تایە کاگرنج یعنی کە سیرەکەی لە مەندیەوە لە یەمەنیەوە لە پێشبینیەکەن ئەو خواردنە کوردیانە ئینشەڵڵا پێشوازێکی زۆر گەورەی لێ بکرێت زۆر کاگرنج یعنی ئەوەی کە بەرچاومان ڕوونە ئەوەی کە بینیومان تابلۆ شتەدا ناوە لێتە پرسن کێکرێتەوە ڕۆژانە لێمانە پرسرێ ڕۆژانە هەر دەوایرەکانیش کە من تقریبی ساڵ و نییە کە خەریکیم ئیسیسمارە خەریکێمەوە بەرێنانم لە دەوایرەکانیشە لە خەڵکە ئیماراتیەکان کە بینیومانن پاڵپشتیان کردوین دەستخۆشییان لێگرین و ئەین چاوەڕێشیان کردوین کە بەردەوام لێیان پرسیون کەی تاوا ئەبن کەی چیمان بۆکەن چیمان بۆ ناکەن و مینۆکەشمان وا کردووە کە سەروپەی کوردی کە سەروپەی سلەیمانی قوبڵی ساوەر بە گۆشت و مەقلوبەی سلەیمانی ئەمانە کە کۆمەڵی خواردنن وەڵی نەیەمەنی ئەتوانێ بیکە نەتور کە توانێ بیکە ئەو خواردنە بە چێژی سلەیمانی بە دەرەجەیەک هەیەی لە هەموو دنیا ئەکرێ بناسێنرێ و گەورە کرێ پیرۆزە دەست خۆش ئەو بۆ باسێ و کە با بەخۆشەوە کەلیمێکمان بۆ ناڵێ زۆر سپاس دەکەم وەڵی پێشەکی ئێستا ئەو مێزە ڕازاوەتەوە زۆر جوانە ئەگەرەکەی تۆی نوقسان نەمزانی کاک محموود قسەی نەکرد بۆ ئەجنا ترخێنە هەیە ترخێنە زۆر خۆشە بەس کەباب بە گەرمی خۆشە بەڵێ ئەو مێزە سەوزەی لەسەر وایە زۆر جوانترە وەڵی لەسەری بوو بەس جا نەبوو کە سوپان هێناوێت ئەفونکە بەڵێ من نەمبینی بۆیە جا خواردن نەبێ بڕاستی لێت یا ئەوە تا بەڵێ خواردن هەتا دیکۆری بۆ بکە هێتا بیڕازێنیتەوە لە بە چای مشتەریا خۆشترە و باشتریشە ئێستا بابۆڵە بۆ بنابێ بە فاست فود هەمان ئێمەسا کچێک هاو دای کەبابی کرد سەمۆنی حەجەریەنا تیسی کەبام بۆ کرد ئەم سەمۆنی حەجەریەوە نردی بۆ شۆ بۆ بەریتانیا هیچی تێ نەکرد بەس کەبابەکە وتی تەماتەم بۆ دێ و تەماتەکە ترشێتە ئەوێ نابێ بەس سەمۆنی حەجەریەنا سی کەبام بۆ کرد لە کەباب و یەک ئەو سەمۆنی حەجەریان و کاری خۆی بردەوە بەڵێ قەزم لە چی ینی ئێمە خواردنەکانمان زۆر باشە زۆر چاکە خواردن تام و چێژە خواردن دەساوە هەبێ زۆر خۆشە من حاجیمەشی هاوخوا عافیگە لەم نانی خوارد نەمزانی و کاتە نانی خوا لەم کەبام بۆ داناوتی پەراسویەکشم بۆ دانێ پەراسوم بەداوتی وەستا دەساوت زۆر خۆشە ئەو کاتە زانیم دەساو چییە وەستا بێت دەساوی خۆش بێ تۆ خواردنانە و تێکەڵەکەی بەسەریاگە کە نەزانی تام و ڕەنگی خۆی نەبێ تامی نییە دەستەکانی خۆش بێ و هەمووتان سپاس بۆ هاتنتان و هەمووتان لەش ساغ بێت مەزراوەیەکی تر هەیە کە لە کوردستانە من ئەزبوونیە کەمە بینم هەر قۆنسڵگەریە کە لە کوردستان قۆنسڵگەری کردوتەوە
هەوڵەدا کللتوری وڵاتەکەی خۆی بناسێنێ و پێشانگا کاتۆ ئێستا لەم ڕۆژانەیە قونسوڵی ئیتالیا چێشخانە و مەتامێکی گەورەی لە هەولێر کردەوە. ئێمە نوێنەرایەتی حکوومەت هێرێمان هەیە لە دەرەوە هیوادارم لە ڕێم بەرنمەیەوە جارێکی ترکە خۆم زۆر گرنگە ئەوان بۆ نمونە ڕۆژی نیشتیمانی کوردستان یان هەر چالاکێکیان هەیە پێشوە خێت لەگەڵ بۆ نمونە ئێستا کاکسیڤەر لە کۆڵن مەسەلەن یان لە هەر شوێنێک پەیوەندیان پێوە بکەن پاکێجی کوردەواری سامانێکی ترە لە کۆڵن ئەمان لە دوبەی و لە سلێمانی هەر کەسێکە وابزانام لە هەولێریش بەتەمایە ینی کوردەکان بتوانن پەیوەندیان هەبێت خواردنی کوردەواری بکەنە با بڵێن میوانی ئەو ڕۆژەیان مناسەباتیان ئیڤێنتاس بکەن بۆ ئەوەی بیناسێنن لە ڕووی جیهانیشەوە ئێمە ئەتوانین ئەوەش ڕێکێکی ترە لە ڕێگاکان و بەڕاستی گلەیەکی کەم هەیە لە خۆمان ئەوەندەی کە ئاگام لێ عەرەب مارکێتینەکە لە تیکتۆک بۆ چێشخانە و میوانخانەکانی کوردستان کوردەکان خۆمان نایکەن یعنی بڕۆ لە تیکتۆک ئەوەندەی عەرەبێکە بێنی باسی سلەیمانی و هەولێر و دهۆک و زاخۆکە شێفەکان خۆیان ئێستا منم بەڕێزانە ئەیان ناسم بینیمە لە ناوی خۆت و خۆیان ناناسێنن خۆیان نایەن لە سۆشال میدیایە تۆ لەم بەرنامەیەشە خۆی ناڵێم کاکڕەنج سەردەمی 25 ساڵ پێش ئێستا و ڕێگایەکە بۆ ناساندن ئەمڕۆ کۆمەڵێک ئامراز لەبەر دەستایە بۆ خزمەتی تۆیە تۆ بەکاری بێنی کە تۆ نەیت وەبسایتێکن نەبێت تیکتۆکێکن نەبێ ئینستاگرامن نەبێ خۆت نەناسێنی ئیتر خەڵک چۆنیە تۆ ساڵی ئایندا فاسفود کەمە بێت کەمەکەیتەوە لە ڕێگای جەنابی وەزیری پەروەردەوە وەڵڵا هەموو هەوڵەکانمان ئەوەیە و بە دڵنیاییەوە من شەڕی ئەوە لەگەڵ هاوکارەکانە بە دڵنیاییەوە من لار لە بەرنامەی ڕەنج زمانی کوردی و تابلۆکانمان بەڵێن پێدا ئەگەر بڵێ مەسا لە 1970مان جێبەجێ کردووە بابەتی ئەمەش لەگەڵ کاک مەحموود و دکتۆرە و لەگەڵ ماڵی شێفەکان و لەگەڵ هەردوو وەزارەتی پەیوەندیدار بەیەکەوە ئیشی لەسەرەکەی دکتۆر تاراش جارجار کاچی نانەخۆی ئەزانم تۆ تااقەتی مەجاالیەوە شەنیە بەڵام ئەگەر سناپێکیان بۆ بکەی شتێکیان بۆ بکەی هەمومان بەرپرسیارەتیمان هەیە وەنیە بێگومان وایە حەزم کرد یەک شت بڵێم ئێستا من یەک چارەسەری تازەم داناوە لە کلینیکەکەم مناڵ ڕائەهێنمەوە لەسەر خواردن بۆ نمونە دایکەکەیە دووەکو پێم وتی ئەڵێ بەس پەتاتا خوارد بەعکسەوە ئێسێ بە مناڵمان وا ڕاهێنان ئەوەتەوە مەسن دایکی ئەڵێم شتێکی بۆ بێنە کە تۆ حەزەکەی بیخوا سێرەکەین بۆ نمونە یاپراخی بۆ هێنێ ئەو مناڵەمان وا لێ کردووە لە ناو کلینیکەکەمانە کە فێری تامی یاپراخ ببێت کەواتە منیش ئەوە نییە حەزەکەم لەلایەکەوە فعلەن ئەم مناڵانە بەرەو شتی تەندروستتر بەرین کە یەکەم ڕێچکەیە کە ئەوەنەی لە دەسەڵاتی منابێت توانیمە چارەسەرێکی واهی دابنێم لە کلینیکەکەمە و طبعاً تاوەکو یارمەتی دەرهەبێت باشترێکە بۆ پەیوە جوانەکانە بۆ کاتە بە نرخەکەی هەمووتان خات و ئەمەل هەر هەمووتان زۆر سپاس بۆ ئامادەی جەنابیشە لە هەولێرەوەست بەخەربەی مامۆسای خۆشەویست شێفە خۆشەویستەکانی کوردستان بەخێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەی هەموو لایەکتان نوێنەرایەتی حکوومەت بەڕاستی وەکو ئەمەلخان وتی چەندین چالاکێبینی لە دەرەوە ئەڵێ ماڵی کولتوری فڵان کردوێتی ینی ئێوەش دەتوانن ڕۆڵتان هەبێت لەوەی کە دەستگیرۆی ئەو کەسانە بکەن لە دەرێکە ئەیانەوێ براندین بۆ خواردنەکانیان بکەن و ڕێستۆرانتی باش بکەنەوە لە دەرێ هەموو لایەنەکان وەزارەتی ڕۆشنبیری وەکو دەستەی گەشتیاری خۆیان لێرن ئەوان بەڵێنیان داوە هیوادارم بە هەمومان بتوانین ڕۆڵمان هەبێ کاتێکی خۆش بۆ مولایەکان بخەن. لەگەڵ ڕەنج بە سپۆنسەری ئاسیا سێڵ